لەسەر حزبی دموکرات و بەها نێونەتەوەیەکان پێشکەش بکات بەڕێز کاک ئەلبرز ڕووینتەن تکایە فەرمووی. سەرەتا منیش بە بۆنەی ئەو یادە پیرۆزەوە واتە 75 ساڵەی دامەزراندنی حزبی دموکرات پیرۆزبایی خۆم لە نەتەوەی کورد بەگشتی و بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی، کەمەندامان و کادر و پێشمەرگە و ئەندام و لایەنگر و چین و توێژە جێجیەکان دەکەم و هەروەها لە ئێوەی بەڕێزیش کە گوێمان لێ دەگرن. خۆم بە بەختەوەر دەزانم کە ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزدام و هەروەها لە خزمەت بەڕێز میوانی دیکەی بەرنامەکاتان کاک دکتۆر سعید شەمس کە تشریفێناوە هیوادارم هەر سەرکەوتوو بن. لەسەر باسەکەی ئەم شەومان کە پەیوەندیدارە بە ئەو بۆنە پیرۆزەوە زۆر باس لەسەر حزبی دموکراتی کوردستانی ئێران دەتوانێت بکردرێت، چونکو 75 ساڵ مێژووی حزبێک پڕە لە بەرگی زێڕین، پڕە لە فیداکاری و قوربانیدان، پڕە لە وانە بۆ بەردەوامی خەبات. هەروەکو کە دکتۆر قاسملووی نەمریش لە پێشەکی 40 ساڵ خەباتدا دەڵێ مێژووی حزبی دموکرات مێژووی ملەتێکە بە حەقیش کە سیر دەکەین بزاوی ڕەوای گەلەکەمان لەو بەشە لە کوردستاندا لەژێر شوێندانەری حزبی دموکراتدا ئەوەندە زۆر بووە و دەتوانین ئەو پێناسەیەی بۆ بکەین. بەڵام ئەو باسەی کە من ئەو شەو لە خزمەت ئێوەی بەڕێزدا دامناوە باسێکە پەیوەندی بە بەها نێونەتەوەیەکان ئەگەر تەرجمەکەشی دروست نەبێت یان نرخە گەردوونیەکانە کە لە دنیای پێشکەوتوودا لە وڵاتە پێشکەوتەکاندا پەسەند کراون و بەهۆی ئەو نرخانەوە کۆمەڵگاکان بەرەو پێش چوون و چۆن ئەو نرخە پێشکەوتوانە لە نێو بەرنامە و بنەمافکرەکانی حزبی دموکراتدا جێگیر کراون و ئەوەش نیشانەی پێشکەوتوبوونی حزبی دموکرات هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا بە ئەوڕۆژ نیشان دەدات. بۆیە ئەو باسە لای من گرنگە کە ئەمڕۆ لە ساڵڕۆژی هەر لەو ڕۆژەشدا حکمی جهادی خمینی بە دژی نەتەوەی کورد و خەباتەڕەوەکەیدا سەری ڕێز بۆ هەموو شەهیداندا دەنوێنین لە ژینگەیەکی وادا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕە لە ئاڵۆزی و پڕە لە توندوتیژی هەبوونی حزبێکی وا کە گرنگیەکی وا زۆر بەو نرخە گەردوونیە مرۆڤایەتیانە دەدات شتێکی ئەگەر نەڵێم دەگمەنیشە بەڵام کەم وێنەیە و هەر بۆیەش دەبێ بە چاوی ڕێز و پێزانینەوە سەیری ئەو مێژووە و ئەو خەباتە بکەین و بە گرنگیشەوە لە خەباتی ئێستای بڕوانین، چونکو هەر ئێستاش بەردەوامە لە جێگیرکردنی ئەو نرخانە و چەسپاندنیان لە نێو کۆمەڵگا و بەدابینکردنیان بۆ داهاتووی کوردستان. ئەو بەهانە و نەتەوەیانە کە من دەمەوێ باسییان بکەم لەوانەیە هەمویان نەتوانین بەهۆی کەمی وەخت بپڕژێنە سەری، بەڵام ئەوەی کە گرنگن یا زۆرتر بایەخیان پێدراوە باسییان دەکەین. یەکەمیان ئازادیە. لە بەیاننامەی دامەزراندنی حزبی دموکراتدا پاراگرافێک هاتووە کە دەڵێ ئاخر ئێمەش ئینسانین، ئێمەش مێژوو زمان شوێنەواری خۆمان هەیە کە لە لامان خۆشەویستن، بۆچی دەبێ مافی ئێمە لەژێر پێبرێ، بۆچی ناتوانین لە نێو ماڵی خۆماندا ئازاد بین. واتە گرنگیدان بەو چەمکە ئازادی وەکو یەکێک لە گرنگترین ئەو نرخانەی کە جیهانی بەرەو پێش بردووە و جیهانی پێشکەوتوو لەسەر بنەمای ئەو دروستکراوە هەر لە بەیاننامەی دامەزراندنیدا نیشانەی بە بەرنامە و پێشکەوتوبوونی ئەو حیزبەیە و بۆ دابینکردنی ئەو ئازادیەش لە بەیاننامەدا ئاماژە بە منشوری ئەتلانتیک دەکرێت کە لەوێدا کە لە نێوان دەوڵەتی بریتانیا و ئینگلیستان لە ساڵی 1941 سەرەتا
ئیمزا دەکرێت و دواتر وڵاتەکانی دیکەی متتەفەقین پێوە پەیوەست دەبن منشورێکە کە باز دەکات بۆ ئەوەی کە ئاشتی لە دنیادا جێگیر بێت پێویستی بەوەی هەیە کە هەندێک خاڵ کاریان بۆ بکرێت و لە مادەی دووەمی ئەو منشورەدا هاتووە کە گۆڕانکاری لە سنووری وڵاتەکان دەبێ بە گوێرەی خەستی ئازادی خەڵکەکانیان بێت. ئاماژە پێکردنی بەیاننامەی دامەزرانی حزبی دموکرات و بە منشوری ئەتلانتیک و ئەو مادە گرنگانەی کە لە منشوری ئەتلانتیکدا هەن خۆی گرنگیدان بەو بایەخە نیشان دەدات. هەروەها لە مادەی سێیەمی منشوری ئەتلانتیک هاتووە کە دەبێ ویستی خەڵکی وڵاتانی جیاواز بۆ دیاریکردنی جۆری حکوومەتەکەیان ڕێزی لێ بگرێن و ئەو وڵاتانە خۆیان ملزەم دەکەن کە حاکمیت و استقلالی خەڵکێک کە بەستەم لی مەحروم کراوە بۆیان بگەڕێنەوە کە ئەگەر سەیری دۆخی کورد بکەین بە جۆرێک ئاماژەدانە بە دۆخی کورد و هەروەها هاتنی ئەو مادانش لە بەیاننامەی دامەزراندنی حزبی دموکرات نیشان دەدات کە گرنگێکی زۆری بە نرخی ئازادی داوە. ئەوە لە کۆنگرە جیاوازەکاندا لە بەرنامە و ئەساسنامەی حزبدا بە بایەخەوە لێی ڕوانیوە و لە کۆنگرەی 16دا ئەو بەرنامە و ئەساسنامەی کە باسی لێوەکراوە بنەما فکریەکانی حزبی دموکرات جەخت لەسەر دابینکردنی کەرامەتی مرۆڤی دەکاتەوە. کەرامەتی مرۆڤیش بەندە بە دوو نرخی ئازادی و دادپەروەری کە گرنگترینیان ئەوانن، هەر بۆیەش هەبوونی ئازادی بۆ دابینکردنی کەرامەتی مرۆڤ گرنگێکی زۆری هەیە و لە بەرنامە و ئەساسنامەی کۆنگرەی 16دا بەو گرنگیەوە جەختی لەسەر کراوە و پەسەندیش کراوە. ئەوە لایەنێکیە کە ئێمە داوای ئازادی بۆ ملەتی خۆمان دەکەین، لە هەمان کاتدا بە هەموو شێوەک هەوڵمانداوە کە ئەو نرخە لە نێو خودی خۆشماندا بۆ بەڕێوەبردنی کارەکانی خۆشماندا جێگیر بکەین، چونکو ئەو شتێک کە ئێمە بە باوەڕەوە باسی دەکەین لە خۆماندا بۆ بەڕێوەبردنی خۆمان و تەنانەت ئەو کاتێک کە کوردستانیش ئازاد بووە بۆ بەڕێوەبردنی کوردستانیش تێیدا بەرجەستە بووە. لێرەدا من دەتوانم ئاماژە بە کۆماری کوردستان بکەم کە بەرهەمی حزبی دموکراتە و تەنانەت 106 ڕۆژ دوای دامەزراندنی حزبی دموکرات بە ڕێبەرایەتی پێشەوەی نەمر دامەزرا لەوێدا کە ئارچی ڕۆزڤێلت نوێنەری ئامریکا سەردانی دەکات دەبینێت دواتر لە نووسینەکانی خۆیدا بەڕوونی ئاماژە بەوە دەکات کە کۆماری کوردستان کە حزبی دموکرات بەڕێوەبەرێتی و دامەزراندنی دایمەزراندووە کۆمارێکی دموکراتیکە و لە کاروباری ڕۆژانەدا بە شێوەیەکی دموکراتیک بەڕێوە دەچێت و ئازادی جۆراوجۆر لەوێدا هەیە. بۆچی ئێمە نمونەی ئارچی ڕۆزڤێلت زۆر دەنینەوە؟ چونکە ئارچی ڕۆزڤێلت لەو کاتەدا نوێنەری ئەمریکا بۆ ئەوەی چووە کە بزانیت ئەو کۆمارانە چەندە سەر بە سۆڤیەتن. لە کاتێکدا نوێنەری ئەمریکا لەوێدا ئاماژەی بەوە داوە کە ئەو شتش زۆرتر هەبووە کە ئەویش ئاماژەی پێداوە. بۆیە ئێمە لەو کاتیشدا کە حکوومەت کۆماری کوردستان دامەزراوە ئازادی لە نێو خودی کۆمارەکەدا یەکێک لەو نرخانە بووە کە جێگیر بووە و حتا دەتوانین دواتریش لە قۆناغە جیاجەکانی بەڕێوەبردننی حزبیشدا ئەوە وەکو یەکێک لە چەمکە گرنگەکان هەر مۆجود بووە و تەنانەت لە ئێستادا تەنانەت چەند ڕۆژ پێش ئێستا بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربرین گرنگێکی زۆرتریشی پێ بدەین و لە چوارچێوەیەکی یاسایی و ڕێساییشدا ڕێبخەین لە کۆبوونەوەکانی ناوەندی سیاسی هەر گەڵاڵەیەک بەو نێوە گەڵاڵەی ئازادی ڕادەربرین پەسەند کراوە. ئەوە نیشان دەدات ئەگەر ئێمە داوای ئازادی دەکەین لە هەمان کاتدا بۆ بەڕێوەبردنی خۆشماندا جێگیر کردووە و ئەوە هیوایەکێشە بۆ کۆمەڵگای دواڕۆژی کوردستان کە ئێمە چۆن بۆ دابینکردنی قوربان و فیداکاریمان داوە بۆ جێگیرکردنی ئازادیش کار دەکەین. بەهایەکی دیکە کە با بڵێن باسی لێ دەکرێت و دنیای پێشکەوتوش بەهۆی هەبوونی ئەو نرخە یا با بڵێن ئەو چەمکە پێشکەوتنی بەخۆیەوە دیوە دموکراسیە. بەیاننامەی دامەزراندنی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە جملەی
دنیای دموکراسی خواز بەسەر دنیای فاشستی بەسەر کەوتووە دەست پێ دەکات وە لە سایەی دموکراسی گەلانی دنیا توانیوانە ئازادی خۆیان بەدەست بێنێ کەواتە هەبوونی ئەو دموکراسیە کە لە بەیاننامەی دامەزراندنی حزب دموکراتدا ئاماژەی پێکراوە و لە تەواوی قۆناغەکانی دیکەشدا وەکو بەرنامەیەکی سەرەکی حزبی ئێمە هەم بۆ بەڕێوەبردننی وڵات و هەم بۆ بەڕێوەبردننی کاریباری خۆمان یەکێک لەو چەمکە گرنگانە بووە و تەنانەت ڕاتی دموکراتیزاسیۆن لە دوای کۆنفرانسی بەتایبەتی لە دوای کۆنفرانسی سێیەمدا بە جۆرێک لە بەرنامە و ئەساسنامەی حزبدا جێگیر کراوە کە بەردەوام پێشکەوتنی بەخۆوە دیوە و ئێمە ئەو چەندە دەبینین کە تەنانەت لە کۆنگرەی 16دا پەسەندکردنی ساختارێکی نوێ بۆ حزبی دموکراتی کوردستانی ئێران هەدەفمان دموکراتترکردنی بەڕێوەبردننی حیزبە ئەویش بەدابەشکردنی دەسەڵات لە نێوان ئۆرگانە جیاوازەکان کە دابەشکردنی دەسەڵات یەکێک لە بنەماکانی دموکراسیە و وجودی هەبووە و تا ئێستاش لە بەرنامەی ئێمەدایەوە کاری بۆ دەکەین هەر بۆیش ئەو چەمکە جیالەوەی کە داوایەکی ئێمەیە بۆ ئێران جیالەوەی کە داوایەکی ئێمەیە بۆ بەڕێوەبردننی داهاتووی کوردستان نرخێکیشە کە لە نێو خۆشماندا بۆ بەڕێوەبردننی کاروباری خۆماندا کارمان لەسەر کردووە لە کورتەباسی دکتۆر قاسم لوینەمر کە لە کۆنگرەی شەشەمدا پەسەندکرا لەسەر سۆسیالیزمی دموکراتیک بەڕوونی ئەو خاڵە ئاماژە پێکراوە کە ئێمە بۆ بەڕێوەبردننی داهاتووی وڵات چەند گرنگی بە دموکراسی دەدەین و بەڕێوەبردننی دموکراسی بە دروست دەزانین واتە گەلەکەمان کام حیزب لایەن هەڵبژێرێ بۆ بەڕێوەبردننی حیزب ئێمە ڕێز لەوە دەگرین ئەو ئاماژە پێدانش بۆ چەندە دەگرێتەوە کە ئێمە گرنگیمان پێداوە ڕەهەندێکی دیکەی باسی دموکراسی بە نسبەت حزبی دموکراتدا ئەوەیە ئێمە نەتەنیا بۆ خۆمان و بۆ خودی کوردستان وەکو حیزبێکی دموکرات و وەکو حیزبێکی کە هەوڵ دەدات دموکراسی دابین بکات کار دەکەین بەڵکو ئێمە شانسێکی گەورەشین بۆ هەموو ئێران کە دموکراسی دابین بێت ئەگەر بەهات با لە کاتی شۆڕشی گەلانی ئێران ئەو نیگەرانیانەی ئێستا ئەو نیگەرانیانی کە ئەو کاتی ئێمە حیزبی دموکرات هەمان بوو لە کاتێک کە ڕێفراندۆممان بایکۆت کرد بەشداریمان تێدا نەکرد چونکو دموکراتیک نەبوو هەموو ئەو هێزوولایەنەی کە خۆیان بە دموکراتی دەزانی پشتگیری ئەو ڕایەی حزبی دموکراتیان کردووە لەوانەیە ئاراستەی کۆماری ئیسلامی بە و ئاراستەیەدا نەڕۆیشتبووە و هەر ئێمە لەو کاتدا چونکو بە باوەڕەوە دەمانڕوانیەوە دموکراسی کاتێک کە دموکرات نەبوونی هەندێک کردەوەی کۆماری ئیسلامی کە لە سەرەتەوە دیتمان بایکۆتمان کرد و واراتمان کردەوە و ئەوە بۆ هەموو گەلانی بندستی ئێران و بۆ هەموو خەڵکی ئێرانیش کە داوای دموکراسی دەکەن شانسێکی گەورەیە چونکو دابینبوونی مافەنەتەوایەتیەکانی ئێمە لە ئێراندا نیشان دەدات کە ئێران بەرەو دموکراسی دەڕوات هەر بۆیش دەبێ هەموو هێزی پێویستە هەموو هێزە دموکرات خۆزەکان پشتیوانی لە هەبوون و پشتیوانی لە سیاسەتەکانی حزبی دموکرات بکەن بۆ ئەوەی کە وەکو هێزێکی دموکراسی خواز گرنگیەکی زۆری هەیە یەکێکی دیکە لەو نرخانەی کە من دەمهەوێ لێرەدا باسی بکەم دابینکردنی یەکسانیە یەکسانی لە کۆمەڵگای دواکەوتووی 75 ساڵ پێش ئێستای کوردستان شتێکی زۆر ئاسان نەبوو یەکسانی ئەولەویەتی پرسی کۆمەڵگای ئەو کات نەدەزانرا تەنانەت ئەگەر ئێمە سەیری دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش بکەین دەبینین کە دامەزراندنی یەکەتی ژنان بۆ ئەوەی کە گرنگی بە مافی ژنان بدرێت و هەوڵ بدرێت نەک لە ڕووی یاساییەوە یەکسانی لە نێوان ژن و پیاودا دروست بکرێت بەڵکو هەوڵ بدرێت ئەوە وەکو فەرهەنگێکیش لە نێو خەڵکدا جێگیر بکرێت بۆ ئەوەی ئەو مافە ئەو نرخەواتە یەکسانی ببێتە کەلتورێکی پێشکەوتوو لە نێو کۆمەڵگاشدا بە دامەزراندنی یەکەتی ژناندا شتێکی پێشکەوتوو و دەگمەنە
هەر بۆیەش دەبینین لە درێژایی خەباتی خۆیدا حزبی دموکراتی کوردستان هیچ کات دابینکردنی یەکسانی لە بیر نەکردووە و بەردەوام لە تەنیشت پرسەنەتەوایەتی کە خەباتی بۆی کردووە و دابینکردنی یەکسانیش بە ئەرکی خۆی زانیوە. تەنانەت دەبینین لە کاتێکدا کە شۆڕشی گەلانی ئێران حزبی دموکرات جارێکی دیکە دەگەڕێتەوە نێو وڵات و ڕێخستنەکانی خۆی زیندوو دەکاتەوە و بە ئاشکرا دەست بە خەبات دەکات، ئەوە تەنیا ڕێخستنەکانی حزبی دموکرات نین کە لەو ماوەکەمەدا دەست بەکار دەکەن، بەڵکو کۆمیتەکانی یەکەتی ژنانیش لە شارەکاندا چالاک دەکرێنەوە. ئەوە نیشان دەدات کە ئێمە گرنگێکی زۆرمان بەو نرخەداوە و لە ئێستاشدا کار دەکەین بۆ ئەوەی کە باشتر جێگیرێت. تەنانەت لە بەرنامەکانی ئێستای ئێمەداش و بەردەوام ئێمە بیر لەوە دەکەینەوە کە چی بکەین بۆی بتوانین بە دابینکردنی یەکسانی و بە پشتیوانی لە بەشداری ژنان وەکو نرخێک کاری بۆ بکەین، چونکە هەموو کۆمەڵگە پێشکەوتەکان لەسەر ئەو بنەمایە کە یەکسانی دابین بووە بەرەو پێش ڕۆیشتن. زۆر شت لەو بارەدا لەسەر پشتیوانی حزبی دموکرات بۆ ئەوە گوتراوە. لێرە من نامەوێت بە قوڵی بشمێنێ و باسەکە، بەڵام دەمەوێت ئاماژە بەو خاڵە بکەم کە ئەوە خۆی لە خۆیدا دەبێ وەکو خاڵێکی دەگمەن و وەکو خاڵێکی کە کەموێنەیە لەو ژینگەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا لێکۆڵینەوەی زیاتری لەسەر بکرێت، چونکو بەو شێوازە پشتیوانیکردن لە مافی ژنان، بەو شێوازە دابینکردنی یەکسانی نیشان دەدات کە حیزبی ئێمە هەر لە سەرەتادا نەک تەنیا بۆ پرسینەتەوایەتی خەباتی کردووە، بەڵکو لە هەمان کاتیشدا لە هەر دەرفەتێک کەڵکی وەرگرتووە بۆی کۆمەڵگەکەمان بەرەو پێش ببات و وەکو هەموو دنیای پێشکەوت و ئەو نرخە گەردونیانەی تێدا بەرجەستە بکات. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە جێگای باسە من دەمەوێت لێرە باسی بکەم دادپەروەریە. لە بەیاننامەی دامەزراندنی حزبی دموکراتدا لە مادەی 5دا هاتووە دەبێ ڕێکەوتنێک بکرێت لە نێوان خەڵکی لادێیی و هەروەها لە نێوان ئاغاکاندا بۆ ئەوەی کە هەموو خەڵک بە مافی خۆی بگات، کێشەی نێوانیان چارەسەر ببێت. ئێمە ڕوانگەیەکی ڕادیکاڵانەی کە فەرقەی ئازەربایجان بەنسبەت ئەو مۆزوعە هەبوو نەمانگرتە باڵ، بەڵکو ئەسلی دادپەروەری لە بەیاننامەی دامەزراندنی حزبی دموکراتی کوردستانی ئێران کە بە ڕێکەوتنێک نێوان خەڵکی لادێی و جوتیاران و ئاغاکان دروست ببێت بۆ ئەوەی هەموو لایەک بەو مافەی خۆیان بگەن. و تەنانەت لە قۆناغەکانی دواتریش کە ئێمە گرنگیمان داوە بە سۆسیالیزم، مەبەستمان گرنگیدانە بەو بنەمانەی کە لە سۆسیالیزمدا بۆ دادپەروەری کۆمەڵایەتی وجودی هەبوو و کە لە کۆنگرەی شەشدا بە بەرنامەیەکی تۆکمەتر کە سۆسیالیزمی دموکراتیک بوو، ئەو ئەسلانە وەکو ئەسلێکی جددی دیکەش لە نێو حزبی دموکراتدا تا بە ئەمڕۆژ پەسەند کراون و بەردەوام کاریشی بۆ کراوە و لە بەڕێوەبردنی خۆمان و تەنانەت لەو کاتێک کە کوردستان بەدەست ئەم هێزە بووە هەوڵ دراوە کە ئەو بنەما دادپەروەریە جێگیر بکرێت. لە بەرنامە و ئەساسنامەی کۆنگرەی 16 کە گرنگی بە کەرامەتی مرۆڤ دەدات، دابینکردنی ئازادی و دادپەروەری بە بناغەی جێبەجێبوون و دابینبوونی ئەو کەرامەتی مرۆڤی دەزانرێت و ئەوەش وەکو خاڵێک کە بەردەوام ئێمە کارمان بۆ کردبێت لە بەرنامەی ئێمەدا جێگیر بووە. خاڵێکی دیکە کە نرخێکی گەردونیە لە هەموو دنیا کارێکی بۆ دەکرێت ئاشتی خوازیە، واتە ئاشتی یەکێک لەو نرخانەیە کە کۆمەڵگای مرۆڤایەتی بەرەو پێش بردووە و هەر کاتێک کە ئاشتی بووە و هەوڵ بۆ ئاشتی درراوە کۆمەڵگەکان بەرەو پێش چوون. لە سەرەتای دامەزراندنی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە تا بە ئەمڕۆژ هەموو کاتێک ئێمە هەوڵمان داوە پرسی نەتەوەی خۆمان لە ڕێگەی ئاشتیەوە چارەسەر بکەین. تەنانەت ئەگەر وڵاتە داگیرکراوەکان داخواز و ویستی ئاشتی خوازی ئێمە گەلی کوردیان وەلاناوە و پێشێلیان کردووە و ڕەچاویان نەکردووە، ئێمە شەڕمان کردووە، بەرگریمان کردووە بۆ ئەوەی دیسان لە ڕێگەی ئاشتیەوە پرسی نەتەوەی خۆمان چارەسەر بکەین. دەتوانم بڵێم دەگمەن هێزی بزوتنەوەی ڕەوای کوردیمان بەگشتی
دەگمەن شۆڕشی دنیاە کە بەو گرنگیەوە پێ لەسەر ئاشتی خۆزبوونی خۆی ڕادەگرێت سەرڕای ئەوەی کە نرخێکی گرانی لە ڕێگەی دابینکردنی ئەو ئاشتیەداوە و تا بە ئەمڕۆژ کە خەباتی ئێمە بەردەوامە چارەسەرکردنی پرسی کورد لە ڕێگەی ئاشتی و یەکێک لە ئەولەویەتی ئێمە و کاری بۆ دەکرێت. هەمووی ئەو نرخانە و زۆر نرخی دیکە کە من باسم نەکرد کە لە بەرنامە و ئەساسنامەکانی حزبی دموکراتدا لە بنەما فکرەکانی حزبی دموکراتدا و لە سیاسەتەکانی حزبی دموکراتدا جێگیر کراون، سیمایەکی پێشکەوتوو دموکراتیک و زۆر مرۆڤایەتی بە حزبی دموکراتی بەخشیوە کە وای کردووە بزوتنەوەی ڕەوای کورد هیچ کاتێک بە بزوتنەوەیەکی توندوتیژ لە قەڵەم نەدرێت و سیمایەکی دموکراتیک و پێشکەوتوانە بەخۆی بکرێت. هەر بۆیەش ئێمە دەبێت بە بایەخەوە جێبەجێبوونی ئەو نرخانە و هەبوونی ئەو نرخانە لە حزبی دموکراتدا بە گرنگ بزانین. زۆر جار ڕەخنە دەگیرێت کە ئێمە خەریکی حزبایەتین. ڕاستە ئێمە حزبایەتی دەکەین، بەڵام حزبایەتی ئێمە لە حزبی دموکراتدا وێڕای خەبات بۆ پرسی نەتەوەیی، وێڕای خەبات بۆ جێگیرکردنی ئەو نرخە گەردوونیانە، خەباتێکیشە بۆ دابینبوونی پرەنسیپە مرۆڤایەتیەکان لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمووی بەهۆی سیاسەتی ناڕەوای دەوڵەتە داگیرکەرەکان پێشێل کراوە. هەر بۆیەش خەباتی ئێمە تەنیا خەباتێکی سیاسی یان خەباتێکی نەتەوایەتی تۆخ نییە، بەڵکو لە هەمان کاتیشدا خەباتێکی پێشکەوتووە کە هەموو ئەو ڕەهەندانەی لەگەڵ خۆی دێنێت و ئێمە وەکو ئەندامانی ئەو حیزبە وەکو چین و توێژە جیاکان بە هەبوونی ئەو جۆرە خەباتە کە لە حیزبی دموکراتدا هەیە و پرەنسیپەکان کە جێگیر کراون شانازی دەکەین و بەردەوامی پشتیوانیش دەکەین، چونکە هیوایەکە بۆ ئەوەی کە لە داهاتووشدا کۆمەڵگای کوردستان بەرەوپێش بێت. من لێرە باسەکەم کۆتایی دێنم و هیوادارم ئەگەر پرسیارێک هەبێت بۆ وەڵامدانەوە لە خزمەتتان دێنم لەبەرم سیاسی حزبی دموکراتی کوردستان ئێران. زۆر سپاسی جەنابتانەکەین، زۆر سپاس کە لەگەڵمان بوون و بەشدار بوون لەگەڵمانە. دیارە بابەتەکەمان بۆ شێوازەیە بەڕێز کاک دکتۆر سەعیدی شەمس فەرمایشەکانی فەرمێ لە دوایەوە کاک دکتۆر سەعیدیش تەواو بوو. ئەو کاتە من چەند پرسیارێک ئاراستەی وەی خۆشەویستەکەم. ئێستاش بەڕێز کاک دکتۆر سەعیدی شەمس مامۆستای زانکۆ فەرموودکار. کاک دکتۆر سعید باڵێ ئیسە میکرۆفۆن. زۆر سپاس کاک شاریار و سڵاو ڕێزم بۆ هاوڕێیان. پێشەم شتێکی بێگومان منیش ساڵوگەری 75 ساڵەی دامەزرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران پیرۆزبایی دەکەم لە هەمووتان ئەندامان و لایەنگران و خەڵکی کوردستانی شەرەفتن. وەک دەزانین ئێلا حزبی دموکرات ئەوڵێن قەدیمی ترین حزبی کوردستان ڕۆژهەڵات یەکێ لە قەدیمی ترین حزبەکانی ناوچەی ئێمەش بۆ 75 ساڵەی کە باسەکەی من ڕاستەکەی باسێکی ناڵم سیاسی نیە، چون هەموو باسێک سیاسی، بەڵام باسێکی حیزبی نییە، باسێکی زۆرتر کۆمەڵناسانە، ینی کۆمەڵناسیی مێژوویە. باسەکە ینی تیتەکەشی هەر ئەوەیە پارادۆکسی لە ژێکافەوە بۆ حیزبی دموکراتی کوردستان. کە دەڵێن پارادۆکس، مەبەستی من زۆرتر هەرە و پێناسەیە لە پارادۆکس هەمانە، ینی یەک هاتەیەک بۆ چوونێک تێڕوانینێک کە دوو لایانی هەیە، دوو لایەنەکەش کەمێک ناتەبایە، کە ئەوە بە دوو واتان بەکاردێن، واتایەکی زۆر بەرتەسک بە واتایەکی زۆر بەرفراونتر کە بەحسکەمی لەسەر واتە بەرفراونەکەیە کە لە باسەکە ڕوونە بێتە، بەڵام واتە بەرتەسکەوەیە. مەسەڵەن هەر بۆ خۆمان ئەلان ئەو شوێنە کۆبوونەوە 25 گەلاوێژ ساڕۆژی حزبی کۆمەڵی ژێکافە ساڕۆژە حزب دەگرین، دەسوک حزب لە یەکی خەزاوات تشکیل بێ، بەڵام کە دێنە سەر ساڵەکان 3 ساڵ و شتێکی ژێکافی دەقرتێنی دەڵێن 75 ساڵ. یعنی بۆ خۆی پارادۆکسێکە ڕاستەکەی. ئەگەر ژێکاف مەسەڵەن بەردەوامی حزبی دموکرات بوو 78کەش لە باتی 75کەوە بڵێن یا بڵێن یەکی خەزەڵبەر ژێکاف ڕاستەوە نێک بوو، بەڵام حزب لە یەکی خەزەڵ یا ئەو تۆ بەرتەسکێتی. بەڵام بەحسەکەی من لێرا دەست پێ دەکە ئەگەر
ئەو ئیجازەم بدا کاک شاریار بزانم شێری بکەمیانە ئەو من هاوکات دەمەوێ ببورن ئەوە سلایتەکانیش ناوەکتم بۆ یارمەتی بکات چون باسێکی ڕاستەکەی دوور و درێژە منیش نامێت زۆر درێژداری بکەم تۆ بە کورتی باسێکە ماوەیەکی زۆرە من خۆمە پێ مەشغوڵ کردو باسەکەش هەر دەگەڕێت سەرەوە بیری سیاسی هاوچەرخی کورد بە واتایەک ئەوە من دەست پێ بکەم خب وەکەممان دەزانین کۆمەڵی ژێکاب لە گەلاوێژی 1920 یا 42 زاینی دامەزرا لە ماوەی 3 ساڵ و شتێک 3 ساڵ و چەند مانگێک لە مێژووی خۆیدا لە مکریان بوو بە حیزبێکی جەماوەری یا جوڵانەوەیشی جەماوەری لە ناوەند و سەروی کوردستان و تەنانەت لە باشووری کوردستان بنجیدا کوتابوو دەفتەری کرد بۆەوە وەکاری دەکرد بەڵام لە یەکی خەزەڵوەری 1924 کە دەبێتە نوامدە 45 زاینی هەڵوەشاوە و لە جێوی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دامەزرا هەڵوەشانەوەی کۆمەڵە لە کاتێکدا بوو کە تازە کۆمەڵە خەباتی ئاشکرای خۆی دەست بکرد بوو کۆمەڵی جەکاب ماوەی زۆر نهێنی بوو بەڵام ئیتر ئاشکرا بوو بۆ واتایەک کۆمەڵە پرسیار لەم گواستنەوە دێتە گۆڕە ویژەوەیە کە کۆمەڵە لەو پەڕی خۆشەویستی خۆی دابوو لەنێ کۆمەڵانی خەڵک وەختی هەڵوەشاوە ئەو گۆڕانکاریە بۆ ڕوویدا ئایا ئەو گۆڕانکاریە بە مانای کۆتایی هێنان بە بیری سەربەخۆیی خوازی کۆمەڵی ژێکاب بوو کە خوب کە دەزانین سەربەخۆیی خوازی فەلسەفەی ناوەندی پێکهاتنی ژێکاب بوو ئایا پاشەکشەیەکی کاتی بوو و تەنها گۆڕانێک بوو لە ڕواڵەت و ناودا نە لە کاکڵ و لە کاکڵدا و لە ماناوانێکدا ئایا خۆ گونجاندن بوو لەگەڵ ڕێئال پۆلیتیکسی ناوچەکە لەو دۆخەیدا کە گواستنەوەکە ڕوودا و لەو حاڵەتەدا ئەگەر ئەوەش دروست بێت دروشمی سەربەخۆیی کوردستان چی بەسەر هات و بە کورتی لایەنێکی دیکەی کە دێمەسەر ئەو پارادۆکسە گواستنەوە لە ژێکاب بۆ حیزبی دموکراتی کوردستان هەنگاوێک بۆ پێشەوە بوو یا هەنگاوێک بۆ پاشەوە بوو وەختی ئەو باسە دەکەین من دوو ڕوانگە لێک جیا دەکەمەوە ڕوانگەی یەکەم شەهیدی نەبوو دکتۆر عەبدوڵڕەحمان قاسمیلو لە 40 ساڵ خەبات لە پێناوی ئازادیدا دوایش مامۆستا حەسەنزادە کە بەرگی دووەمی دوایوی دامەداوەتەوە نەمر کاک کەریمی حسامی هەروەتر نەمر کاک جەلیل گادانی کۆمەڵێ بەهەرحاڵ تێڕوانینیان نووسیوە و من ئەوانە لەلایەکدا دەنم لەو بە دەقی دیکەشان بەڵام ئەوانی کە گرنگ بوون طبعا لێرە من دوو دەق لا دەبم یەکیان پێشەکیەکەی مامۆستا هێمنە لە تاریک ڕوون یەکیانیش بۆچوونی مامۆستا هەژارە لە چێشتی مجەوە ئی مامۆستا هەژاری بەو دلیل دەم زۆر کەم باسی حیزبی دموکراتی کوردستانی کردووە باسی ژێکاف دەکات چیز نەچوتنەوە باسە بەو شێوازە هەر ئەوەندە دەڵێ بۆ حیزبی دموکرات مامۆستا هێمن فەرقی دەوەیدایە مامۆستا هێمن زۆرتر ئۆتۆبایۆگرافی نووسیەوە دەمیکەوە پێشەکی نووسیەوە خۆ دکتۆر قاسمیلوش لەوێ بووە بەڵام حتما خوێندوویەتەوە تێبینیشی لەسەرداوە زۆرتر مەبەستی بایۆگرافی بۆ نامێژووی حیزبی دموکرات بنووسێت بە زۆریش تاو جێگایی ئەوتر نادێقەتیشی تێدایە بەڵام تاو جێگایی لە بیری ماوەتەوە زۆر سادقانە نووسێتی من لەو ڕوانگەوە چون مەبەستیەوە نەبوو مێژووی حیزبی دموکراتی کوردستان بنووسێت ئەوە وەلا دەنم لە بەرامبەر ئەو ڕوانگەیەدا دیارە مامۆستا ئیبراهیم ئەحمەدە هەم وتاری هەیە هەم وتوێژی هەیە بەهەرحاڵ خوا لێ خۆش بوو جەلال تاڵەبانیە کە ئەویش هەروەتر محمودی مەلا عیززەتە کە مێژووی کۆمار و کوردستانی نووسیوە دووبارە نەمر پرۆفسۆر ئەمیری حەسەنپوورە کە هەم وتاری زۆرە و هەم بەحسێکی زۆر بوو و هەروەتر خوا لێ خۆش بوو نوشیران ئەمین مستەفا کە هەم کتێبی هەیە بە نێوی کورد لە گەمەی سۆڤێتدا و هەم وتاری هەیە و ڕوانگەی ئەم دوو ڕوانگەیە لە بەرامبەر یەکدا مندادن و بەتایبەت لەو باسەدا چون کەمە هەر زۆرتر بازە کوپلەیەک لە کتێبەکەی دکتۆر قاسمیلو دەدێنم و هەروەتر لە وتارێکی بەڕێز ئەمیری حەسەنپوور کە بۆ پێشەشتی کتێبی عەلی کەریمی نووسیوەتی بە نێوی ئاوڕێک لە ژیانی عەبدوڕەحمانی زەبیعی عولەما پێشەشتی بۆ کتێبی ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمانی زەبیعی ڕەوایەتی یەکەم ئەگە کورتی کەمەوە
بەگشتی بڵم یەک جێکاب بە دامەزراوێکی ناسیۆنالیستی دادەنێت بەعزە جێک توانە بەرتەسک بەڵام بەهەڵە وژێ بکاردێن دووەم ژێکا ڕێکخراوێکی داخراو بوو و نێتوانێت ڕوو لە کۆمەڵانی بەرینی خەڵک بکاتەوە سێوەم بپێچەوانی ژێکا حزبی دموکرات کە جێ ژێکافی کردوتۆ لەسەر بەردی بناغی ژێکافی بگاتەوە باوەڕی بە شێوازی لە ئەم پرێنسیپی ئەنتەرناسیۆنالیزم بۆ برایی کورد ئازەری و ئاسووری و ئەرمەنیوانە و چوارم لە یەکدوو لەو دەقانە باز بەوە دەکرێت کە حیزبی ژێکاف حیزبێکی ئیسلامی بۆ و دەرنەتیجە حزبی دموکراتی کوردستان حزبێکی ئەلمانیا تەمان لەو چوارچێوەدا گواستنەوەکە مثبت ئەرینی دەبیندرێ نەینکی بەڵام ئەرینەکە بۆ معنایەکە پێکهاتنی حزبی دموکراتی کوردستان هەنگاوێک و پێشەوە بوو ئەو شتێک کە کەم کۆرانەی کە هەڵمەتن 4 دانە 5 دانەیە بەڵام 4 دانەی زۆر گرنگە ئیتر حزبی دموکرات نەیماوە جێکاب بۆتە حزبێکی تەحملی زۆر باشتر لە بەڵام بناغۆ بەردەکەی ئەوەیە دەنەتیجە گواستنەوەکە ئەرینی دەبینێت نەرینی نایبینێت بەڵام ڕوانگەی دووەم بپێچەوانە پێی وایە ژێکاف حزبێکی نەتەوەیی پێشکەوت و خواز بوو لە حاڵێکدا حزبی دموکراتی کوردستان حزبێکی خێڵێکی بە دەرەبەگایەتی ژێکاف بەرنامەی کوردستانێکی یەکگرتوو وە سەربەخۆیی نەتەوەی کوردی لە پێش خۆی دانابوو بۆ خەباری دەکرد حزبی دموکراتی کوردستان سەربەخۆیی ژێکافی تا ئاستی خودمختاری نظم کردەوە و کوردستان گەورەکەی ژێکافی لە قەبارەی مکریان بەرتەس کرد بۆی بانێکم دەکرد بێ بە هەڵ ئەوە لە کتێبەکەی دوکتدێ کە دەڵێت تا ساڵی 24 بەرەبەرە بە تەواوی دەرکەوت کە کۆمەڵی ژێکاف ئیدی ئەو ڕێکخراوە نییە کە بتوانێت جوڵانەوەی ڕۆژ بە ڕۆژ پەرەگرتووی کۆمەڵانی خەڵکی کوردستانیەکان بەڕێوەبەری بکات تەنانەت تەرکیبی ئەو کەسانش کە بەڕێوەبەرەتی کۆمەڵایان دەکرد ڕێگای نەدەدا بە شێوەیەک کە ڕێگای نەدەدا خەباتی گەلێک کورد و فڵانەوانە لەگەڵ جوڵانەوەی هەموو گەلانی ئێران لێک گرێ بدەن و ئەوە وەک بەربەستێک دەبینێت دوکتر و تەمان دیارە حیزبی دموکراتی کوردستان ئەو بەربەستەی لابردووە کاک یاد بخێر کاک ئەمیر حەسەنپوور دروست پێچەوانەیەوە دەڵێت کۆمەڵی ژێکاف تێکدرا حیزبی دموکراتی کوردستان ڕێکخرا لێرەدا تێۆری پیلانگیری یا کانسپێریسی تێۆریدا تێکدرا و ڕێکخرا ینی دەرێکی هێزێک وانجکردن زەبیحی لە زینداندا بوو کە کۆمەڵە هەڵوەشاوە و حزبی دموکراتی کوردستان و کۆماری کوردستان دامەزرا تێکدانی ڕێکخراوەکەی یعنی ڕێکخراوەکەی زەبیحی بوو بە تێکدانی ڕێکخراوەکە رازی نەبوو ئەو ئیدعایە سیر نییە چونەوە پێشەکی بۆ کتێبە ئیدعای مەبەستی کاک عەلی کەریمیە چونکە دامەزرانی حزبی دموکراتی کوردستان تەنها گۆڕینی ناو قەوارەی کۆمەڵی ژێکاف نەبوو لەوە پتر حزبی دموکراتی کوردستان وەلانانی پرۆژەی کوردستانی گەورە و سەربەخۆیی دەوڵەتی کوردی گەڵاڵەکرد حەدەک یا حزبی دموکراتی کوردستان وەلانانی پرۆژەی کوردستانی گەورەی کۆمەڵی ژێکافی بەقەد مکریان تەسک کردەوە و سەربەخۆیی لە چوارچێی ئۆتۆنۆمی ترنجاند جیران و دەست بەسەربوونی زەبیحی بۆ ماوەیەک لە زیندانی کۆمار لە زمانی کۆماردا دووبەرەکی نێوانی ئەو پێشەوە و کۆمەڵک باڵگەی زۆر گرنگ سەبارەت بە کێشەی کۆمەڵی ژێکاف و حیزبی دموکرات دێنێتە گۆڕ کوپلەیەکی دیکەش هەر لەو باسە دێن بە گۆڕێ نیوی ئەو کەسەی قسە دەکەن ئەڵەمەکە حەستان لێندا دوێتوان پێتان بەڵام بۆخۆتان حەست لێ بزان دەتوان چێ ئەوەشە ڕەوایەتی دووەمە دەڵێ دەمای ئەوەشی بڵم لە تاریخی کورددا گەورەترین زەرێک کە سۆڤیەت لە کوردی داوە ئەوە بوو کە نەیهێش کۆمەڵی ژێکاف بە تەریقەی خۆی گەشە بکەن هەروەها لە عێراقی جوای کرد لە عێراق شۆڕش و ڕزگاری هەبوو نانەجۆ دو حیزب بە شێوەی تەبیعی خۆیان گەشە بکەن هاتن سەرکردایەتیشی عەشایریان هێنا سەر جوڵانەوەی کورد لە ئێران قازی محەممەد و دەوروبەرەکەی تەماشا بکەن هەموو لەو بابەتەن مالیکن ئاغان لە کوردستانی عێراقش مەلا مستەفا شێخ لەتیف کاکە زیاد و ئەوان دیکە ئەتۆ تەماشا بکە خۆ سەرکردایەتی حیزبی دموکرات ئاشبەتاڵی کرد قازی محەممەد ئێعدام نەکرابە ینی شا ئەو کرێتی نەکردبە ئێعدامی نەکردبە دەبووە مێژووی کورد بە ئاشبەتاڵ ینی ئەگەر هەر لەو دوو کوپلەیە تەماشا بکەن ئێوە دەبینن ڕەوایەتی دووەم زۆر ئەو گۆڕانکاریە منفی و
نەرینێ دەبینێت زۆر دژێتی بە پیلانی دەبینێت بە تێکدەری دەبینێت تەبعاً سۆڤێت خەتاباری سەرچێدا ڕەوایەتی یەکەم وای نابینێت بەڵام لە هەمان کاتدا پێی وایە پێکاتنی حیزبی دموکراتی کوردستان هەنگاوی بوو پێشەوە بوو کۆمەڵی ژەکا کۆمەڵە کەمکۆڕی هەبوو و ئەم کەمکۆڕانە ئیتر لە حیزبی دموکراتی کوردستان دەنەبەوە. من لێرەدا بۆی چون ئەو دوو ڕەوایەتی مێژوێ کوتم باسەکەی من زۆرتر کۆمەڵناسانەی مێژوێ یەک زۆر بە کورتی باسی وەتان بۆ بکەم کە لەو باسەدا و لە هەر باسێکی دیکەدا ئەڵبەتە مەسئلەی مێژوو من کە دەڵم مێژووکاری مەبەستمەوە چون لە ڕوانگەی منەوە مێژوێک لە مەیدان نەکەوتوک ئەمە بینوسی مێژنووس وشە یا تێرمە یا دەستەواژێکی جوان نییە مێژووکاری ئەگە لە زمانی ئەوروپایی بێنی مێژووکاری دروستە یعنی ئەو کەسانی لەسەر مێژوو کارەکەن مێژوو بە معنای ڕابردوو و مێژوو بە عنوانی وێژمان بە معنای ئەو تێڕوانینە ئەو گوتارەی کە لەسەر ڕابردوو قساکات بۆشایی بینی ئەوانە بەڕاستی بۆشایەکە قەت پڕ ناکرێتەوە چون جینسیان یەک نییە یعنی بەواتایەک ڕابردوو ئەو شتێ لە ڕابردوو ڕووداو بووە کارەسات بووە بەرخودان بوو ئەوەی کە ئێمە لەسەر ڕابردوو دەکەن کۆمەڵە قسەیە گوتارە لێکدانەوەیە یعنی ڕابردوو تەواو بوو کۆتایی پێهاتۆ مێژوو یا مێژووکاری بۆ معنایە بە مەنای علمەکەی کە دەگەڕستەوە فقط بەرهەمی فکری کاری مێژووکارانە ڕابردوو تەنها دەتوانێت لە شێوازی کتێب و تار و ژۆرناڵ ئەوانە وەک کۆکردنەوەی ئارشیو ڕووداوەکان بە شێوەیەکی وێژمانی بە شێوەیەکی گوتاری ساز بکاتەوە لە خوێندنەوەی هەر تێڕوانێکی مێژوویدا لەباری زانستیەوە سێ پێوەر هەن زۆر جێ سرنجن کە لەو دوو مۆردەشدا من هەو سێ پێوەرە بەکاردێنیان ئێپیستیمۆلۆژیا ئێپیستیم یعنی زانست لە یونانی ڕاتە ئێپیستۆلۆژی زۆر بە کورتی نامەوانشکە دەبێتە بناغەی معرفەتی ئەو تێڕوانین هەر کەس ئەو تاریخە دەمجا هەرچی بێت مێتۆدۆلۆژی خۆ دیارە دێ و چۆن ئەو فاکتانە کۆ دەکاتەوە چۆن دەستەبەندیان دەکات چۆن کامیان وڵات دەنێ کامیانی بۆ گرنگە ئایدۆلۆژیش ئەو تێڕوانینە فکریە بەرژەوەندیە کە لەو ڕوانگەوە دەنووسێت هەردوو ڕەوایەت ئەگەر تەماشا بکەیت ئێپیستۆلۆژیان مارکسیزمە ئەوتە دوو نەوعی مارکسیزم بەڵام ئێپیستۆلۆژیان مارکسیزمە یعنی کارگەری مارکسیزم لەسەر ئێپیستۆلۆژی ئەو دوو دەقەکان کاملەن دیارە مێتۆدۆلۆژی هەردووچیان مێژووکاریی زۆر نەریتانەیە ینی فاکتەکان ئەوەندەی لە بەردەستبووان کردو و ویستوانە شڕەوەی بکەن لەو جێگایە لێکجیا دەبنەوە کە ئیدۆلۆژیەکان لێکجیا یەکیان ناڵم پرۆسۆڤێت یا دۆستی سۆڤێتە بەڵام سۆڤێت بە دوژمن نازانێت چەند ڕقنەوەی ئەوی دیکە لە واقعدا سۆڤێت بە دوژمنی سەرەکی دەزانێت یعنی دوو نەعلەی مارکسیزمی معرفەتی لێرە مارکسیزمی ڕووسی لەگەڵ چینی یا ماویزم لە دوو ئیدۆلۆژیدا دەقەن لێرەن لێکجیا دەبنەوە دوو تێڕوانینە و لێرەدایە و ئەوەی کە زۆر سێر و سەمەرەی لە یەک نقطەوە بە یەک دەگەن هەردووچیان زۆر بە شێوازێکی جددی باسیوە دەکەن کە ئارێ کۆماری کوردستان کۆماریش خۆت مختار بوو طبعاً ئەوەی یەکەمیان دەڵێ ئەو کۆمارە واقع بینانەوا بوو دەبوو وا بکات ئەوی دووەمیان ئەوە بە خیانەت دەزانێت پێوە قازی یا پێشەوە هاتووە ئەو لێرەدا ئەو بەو بەڵگەیە کە دەڵم کە زۆر جێبەحسە زۆر حساس ئاسیادا دوودانە بەحسی وان هەم ڕەوایەت دووەم دەڵێن بێکیان وتوێژی پێشەوەیە ئەو هەوڕێیانەی کوردستانەکانیان دیوە دەزان لە کوردستانی ژمارەیە کە چاپوانێت بۆ وتوێژێکی پێشەوای لەگەڵ ئەربابی جەرایەتەیە بەڵام کێشەکە لێرە ئەم وتوێژە زۆر پێش دامەزرانی حیزبی زۆر پێش مەبەستم هەفتەیەک دەڕۆژ پێش دامەزرانی حیزبی دموکرات و گەڕانەوە لە سۆڤێت دەفعی دووەم کە چوون پێش بیدانداوە بزۆر عەلەوی وان زۆرتر چەپە هاتوون لەگەڵ پێشەوە قسان کرد و پێشەوە قسەی کرد لێ باسی خود مختاری دەکات ئەوە بەهۆی گرنگی وتوێژەکە و شخصی پێشەوای لە ڕۆژنامەکە داوێنە ئەوە یەک دووەم بەرنامەی حەدەکە ئەو بەرنامەیە کە متەندیوتانە بەحسی زۆر لەسەرە کە نزیکەی چی بڵێ نزیکەی 8 خاڵە یا 8 بڕگەیە کە لەو بەرنامەیەدا باسیەوە دەکات ملت کوردێراندا لە هەسوار کارەپێرە خۆیدا ئازاد بێ لە سوین دەوڵەتیرانە خود مختاریە ئەوە ئەو دوو بەڵگەیە کەوانە بەکاردێن لە بەرامبەر ئەوەدا خوێندنەوەیکی سێوم یعنی ئەو پارادۆکسێک کە
دەچێتە ئەو مێژوویە کەنەوەیکی سێومەیە کە بەهەرحاڵ من یەکێک لەو کەسانە بکە تقریبان ماوەیەکی زۆر دوور درێژە خەریکیەوەم بوو بۆ بەحسی زۆر بە کورتی ئاسان دەکەم کە زۆرتر بە ڕاستەڵاکنازی جینیۆلۆژی ناسراوە کە بیا دەڵان مێژووی کارگەر یا مێژووی هەنووکە میشل فۆکە زۆرتر مێژووی هەنووکەی بەکارێنەوە و زۆرتر زۆر بە کورتی نامێت سەرتان بێشنم مەبەستیان ئەوەیە کە ئەو ناوەرۆک یا جەوهەری ئەو ڕووداوانەی کە لەوێ بوون بۆ خۆیان قسە ناکەن بەڵکو لە ڕێگای وێژمان و تێئۆری و چەمکەوە مانایان پێدەبەخشین و بۆ واتایەش ڕەچەڵەکناسی گەڕاوەنەوەی بۆ دوایە بۆ ڕابردوو بۆ مانایە کە بزانین لە هەنووکە ئەو مانایەکە بۆ مەساز بۆ یا ئەو نۆرمانە یا ئەو باوەڕانەیەکە ئێستا وەک چاک و خراپ لە مێشکی مەداساز بوون چ ڕەچەڵێکیانەیە چ مێژوویان تێپەر کردەوە بۆ مانایەتون زۆر بە کورتی دووبارە بڵم ئەگەر مەسەڵەن بۆ مارکسی فەلسفەی مێژوو خەباتی چینایەتی ئەگەر بۆ هێگەلی فەلسفەی مێژوو ڕوحی تعالی عەقڵانیە ئەگەر مەسەڵەن بۆ ڕیبراڵەکان فەلسفەی مێژوو ئازادی تاکە بۆ جینیۆلۆژی فەلسفەی مێژوو یا بنەمای فەلسفەی مێژوو پەیوەندەکانی دەستەڵات ئەوەیە کە ڕەوتی مێژوو تێنەکە نەشتێکی دیکە و لەو ڕوانگەرە جینیۆلۆژی بە دوو شت بە تەواوی خۆی لە ڕەواتەکان دیکە جیا دەکاتەوە بە تایبەت لە مارکسیزم و دیالکتیکە یەک سرنجێکی زۆر تایبەت بە ڕووداوەکان دەدات و پێی وایە مێژوو لە سەرەتاڕە هیچ کەس تەعیین نەکردو بەرەو چۆ دەڕات زۆر کۆمەڵە ڕووداو دەتوانێت بەو لایدا بخە بەڵام وانی هەموو شتێک دەتوانێت ڕوودا بەڵکو ئەم ڕووداوانە لە پەیوەندی دەستەڵاتێکی تایبەتدا دەتوان ڕەوتی مێژوو بۆ لایک بن و بۆ واتایە شێوازێکی خوێندنەوەی ئەم خوێندنەوەی هەوڵی زۆرتر لەسەر ئەو بنەمایە لێرەدا من پشت ئەوە دەست پێ دەکەمەوە مەسئلەی سەربەخۆی ئایا بەڕاستی کۆمەڵە داوای سەربەخۆی دەکرد مەکداوڵش ئەین لەو پرسیارە دەکات لە کتێبەکەی یەک دانە لە مێژوو نووسانی من هەوڵە نەداوە ئەو پرسیارە دەخجاب بدەن زۆر جێسن بوو بۆ من وەختێ یعنی تەنیا کەسێکی بەیانی هاتۆ ئەو پرسیارەی کردو چون پرسیارەکە جوابی پرسیارە بە باڵێ و نەخێر نادێتەوە ڕاستەکەتان زۆر ئاوا سادە بڵێن بەڵێ یان نەخێر بێگومان فەلسفەی ژێکاف ئامانجی سەرەکی ژێکاف سەربەخۆیی کوردستانی گەورە بەڵام ئەو ئامانجە گشتیە لە سیاست و پراتیکی ژێکافدا کۆمەڵە قۆناغی تێپەڕ کردەوە لە هەر قۆناغدا واتای جیاوازیە ژێکاف خوێندنەوەی من ئەوەیە چون باسێکی زۆر دەزانی باسێکی زۆر لەسەر ژێکافی بوو نظرێکی ژێکاف ئەوڵین تا هەڵدانی ناسیۆنالیزمی کوردە لە ڕۆژهەڵات یان ساڵی چ من هەر لە وڵەوە لەگەڵەوە نظرە نەبووم بەخاتەوەی کە تەواوی پێش ژێکافی ناڵم بەڵام پەیوەندی کوردستانی باکوور عوسمانی و دوای باشووری لەگەڵ کوردستان ڕۆژهەڵات دادەبڕێ وەک شتێ مەسا شتانەی لە باکوور کراوە یا دوای لە باشوور کراوە هیچ کارگەریی لەسەر کوردی ئێرانێ نەبوو یا کوردی ڕۆژهەڵاتی نەبوو بۆیە من پێم وانییە گرنگی ژێکافی دەوەیدا بە یەکەم ڕێکخراوی سیاسە هەڵدانی ناسیۆنالیزمی کورد لە ڕۆژهەڵات گرنگی ژێکافی دەوەیدا یەکەم ڕێکخراوی سیاسیە کە گوتار یا وێژمانی کوردایەتی دەگەێنتە نوقتەیەک کە پێشوی نەبوو بە واتایەک ژێکافەکان شیکارێکیان هەبوو لە ڕاپەڕینەکانی دیکەی کورد لە باکوور بە تایبەت و دوایش لە باشوور تا حدێک بەڵام زۆرتر لە باکوور لێکدانەوەیەکیان هەبوو و چەندین خاڵیان زۆر جێی سرنج کردیان پرۆژێکی ڕووناکبیری بوو ژێکاف و دەیهویست بەرامبەر بەو نامۆبوونە کە دوای شکستەکان نامۆبوونێک بەرامبەر بە کوردایەتی ساز بوو نامۆبوونە بشکێنێت ئومید و هیوایەک سازکە بۆ ئەو پرۆژێکی ڕووناکبیری سیاسیان لە پێشخوااندا نابوو دانەویست شڕەوەی پرسی کورد بکەن لە پەنتایی ناوچەیی و ناتەواییدا و لە هەمان کاتدا ئەو ئەزمونەی هەبوو بە تایبەت ئەو ئەزمونەی لە باکوور کە دوو بنەماڵەی شەمزینان و بنەماڵەی بەسلا بەدرخانەکان کافەکان دەیان شیعری باشتریان لە عێراقی بۆ بیکەنە سروودی نەتەوایەتی بەڵام بۆی ناوچەستی نەکەن هاتن عێراقی بێ دڵداریان کرد ئاڵاکەی باکووریان هێنا کردیانە ئاڵای وانێک بەخاتی دانیش خۆیان وەسڵکەن لە نیشتماندا زۆر بەسەراحەت باسیشتە دەکەن دەڵێن لەو ساڵی ڕاکە شەریف پاشا چۆتە
کۆنفرانسی ئاشتی و ئێمە بوونە مەسەلێکی نێونەتەوەی وازی لێ ناهێنین ئەوە مەسەلەیە و ئەوەش هەر لە ژمارە یەکی جێکافیدایە کە بخۆتان بزانێت کۆمەڵی جێکاف و فەلسفەیش کۆمەڵی جێکافدا دیێرەدا ئەم پرۆژەیە کە لە ساڵی 42 یا لە گەلاوێژی بەسا بڵێن 21 هەتاوی ڕادەست پێ دەکات پرۆژەیە کە تا زستانی 1923 وەک کۆمەڵەیەکی ڕووناکبری سیاسی کار دەکات زۆریش سەرکەوتووە بەڵام لەوەی بۆلاوە بەرەو حیزبێکی سیاسی دەڕۆ ئەم بەرەو حیزب سیاسی ڕۆنا بخۆی زۆر جێ بەحسە ئەگەر ئێوە چ ئەوانەی کە ئەفراسیاب هەورامی چوانەی کاگەنبەری سوڵتانی وانیش کردووە یا زۆر داکومنتیکە هەن زۆربەی مێمڕاندۆمەکانی کە نووسراون کە بەشێکیان مامۆستا زەبیحی نووسینی هەمووی لە کۆتایی 23 و 24دایە یعنی وەک مێمڕاندۆم چون لەو خۆناغەدایە کە ئیدارەی ناوەندی و هیراشێک بۆ کۆپانێک دەنرا دەستەی مستەشاری دەنرا زەبیحی ڕاستە سەرپەرستی نیشتمان بەڵام لە نامەکانی دەونسەرچی بەرپرسی ڕاگەیاندی کۆمەڵی جێکاف بۆ ئاگاداری ئێوە پێشەوا قازی درەنگ چوو بەڵام پێشەوا قازی جیاواز لەوەی کە درەنگ چوە بەپێی بەڵگەکان لە بانەمەڕی 1324 وەک سەرۆکی کۆمەڵە هەڵبژێرداوە حسێنی فرۆهەر لاچوو هیچ قسەش نەکراوە ئەوانی هەمووش باز دەکەن ئەم هێمن لە وانێک باز دەکە هەم داکومنتەکەن یعنی تقریبا 8 مانگ پێشەوە ئێعلامی حیزبی دموکرات بکەن پێشەوا قازی محەممەد سەرۆکی کۆمەڵە تازە وەختێکی کۆمەڵە هەڵدەوەشێتەوە کەوەی بڵین بەرتەسک بوو کۆمەڵە ئاشکرا بوو تازە هات بوو دەرێ لە قالبی نهێنی و شانوی دایکی نیشتمانی کرد بوو خەڵک بوو لە هەمان کاتە پێشەوەی حیزبی دموکراتی ئێعلام بکەن ئەندامەتی بۆ ئاغاکان کردبووە ئەوەش کە کۆمەڵە و نوکتەی سێوەم لەم گۆڕانکارێک کە دەمەوێت بڵم دابڕانێک هەیە لە مێژووی کۆمەڵەدا لە زستانی 23 بۆلەوە ئەویش مەسەلەی پەیمانی سێ سنوورە طبعا لەسەر پەیمانی سوێ قسە زۆرە مامۆستا برای محەممەدەڵا ئەسڵ ئەساسی نیە نمایندەی کۆمەڵەش بووە لە کوردستانی باشوور دەڵە شتیوان نەبووە مەکداوڵ دەڵێن نوێنەری سێ وڵات بەشدار بوون یعنی ئێران و کوردستانی ئێران و تورکیە و عێراق بعضێ دەڵێن 4 بەشەکە بەشدار بوون کە زۆرجی سرنجە هیچێک لەوانە نییە ئەوەش بۆ خۆی زۆر جێنێ بەدبەختی کوردەکەمە ئارشیوێکمان نیە ئارشیومانە بە ئاسن جوابی و پرسیار زۆر ڕادام بدە تا خۆشبەختانە ساغمان کردەوە کەەوە چی بوو پەیمانی سێ سنوور ئەوە لە نیشتمانی ژمارە 8 و 9 دانووسا دەڵە زۆر لە مێژ بوو بڕیار درا کۆنفرانسێک لە نێوان ئێمە و کۆمەڵی هیوا بۆ هاوپرسی لە بابەتی هیندی مەسایل تشکیل بدە ڕۆژی یەکەمی ئیجتماعات دەبوو لەلایەن کۆمەڵی هیوا معلوم بکرێت لەسەر اختراعی نۆرایەتی ئێمە پەیمان بە ناوی پەیمانی سێ سنوور ئیمزاکرا چون لە داناپەڵدانن ئەوە کۆمەڵی جێکاف هەر لەو ژمارەی نیشتماندا باسیەوە دەکات لە هەمان کاتدا لەوێدا وردەکارەکانی کە ئێستا ڕوون بۆتەوەیە کە مامۆستاژای لە چێشتی مجری بازی دەکات پەیوەندی بۆ بینی جێکاف و هیوا یەکەم دەستپێکی زۆر جێ سرنج هاوڕێنە یەکەم دەستپێکی سازکردنی کۆنفرانسێکی نەتەوایەتی تا ئێستش دوای جێکاو نەمانتوانی ئەمە بیکەنەوەی کوردستانی باشووری سەری هەر نەگەن دەزان ینی ئەو دەمی دوو حیزب بوون هیوا لەو دیوی جێکاو ویستویانە شتێک بکەن لەسەر پێشنیاری جێکاف ئەندامانی جێکافی قاسمی قادری قازی سەرۆکی وەفد بۆ زەبیحی لەگەڵی بۆ و مامۆستا ئاژان بوو ئی هیوا سەید عەزیزی شەمزینی بۆ شێخ عەبدوڵڵای زێنێ بۆ لەگەڵ سەعیدی کانیمەرانی بوو 3 ڕۆژ بەردەوام بوون 12 خاڵیان پەسەند کردووە ژێکاف ئیجازەی بەم هەیئەتەداوە هەرچی وان پەسەوەی دەکەن وانێک دەبێت هەر بۆشە قاسمی قادری قازی سەرۆک بۆ لە زەبیحی ئەو دەمیدی پێکهاتەی ناوەندی کۆمەڵەکەمە گۆڕاوە و لە هەر لەو ژمارەدا لە ژمارەی دەبێتە 7 و 8 و 9 ببوورنەوە کلێنوسە دەڵە پەیمانی لەلایەن هەیئەتی ئیستشاری ئیداری ناوەندەی ژێکاف پەسەند کراوە بەم زوانە لەگەڵ نوسخەی پەسەندکراوی ناوچەی هیوا مبادرە دەکرێت و دەڵە ئێمە و دەمی ئێلاین دەکەین هەر ئەوەندایان نووسیوە ئەوەش باسەکەیەتی ئەوە ئەو ژێکاف ئەو نیشتمانەیە کە ئەوەی تێدایە کە ژێکافەکەی بە لاتینە JK بەڵام ئەو ژێکافێک ئەلان لەبەر ئەو نیشتمانی لە بەدەستە ئەوەی دەستی ڕاستە کە ئەڵڵاکە لەسەر ژێکافەکە بۆتە پیتی عەرەبی
چون لە سەفحەی دا کە ئەو خەبەری تێدایە ئەویان لا بردو شارێکیان دانا لە هەردەنا هەردووچیان وانەکەن هۆکاری ئەوە چی بوو هۆکاری ئەوە بۆکە پاشەوەی کە وەفدی یا هەیئەتی هیوا دەگەڕێنەوە ڕەفیق حیلمی بە شدەت مخالفە بۆ چون لەم 12 خاڵە چەندین بەرگەی تێدایە بەڵام بەرگەیچیان زۆر جێسرنجە دەڵێ ئەگەر لە چ لە ئێرانێ چ لە عێراقە و دەمیەوە باشوور و ڕۆژهەڵاتوانە بەکارنەدات ئەگەر لە مەسەن لە عێراقی ئینگلیز ویستان شتێک بۆ کورد بکەن دەبێت کوردی ئێران و تورکیە لەبیر نەچێت چون کوردێک نەتەوە ئەگەر لە ڕۆژهەڵاتی لە ئێرانیەوە بوو ئێمەش عین دەکەنەوە پەیمانیان بەست ئێمە ناوێ بڵێن هەر لەو چوارچێوەدا ڕاوەسن ڕەفیق حیلمی بە شدەت زیدیەوە بوو دژیەوە بوو وەکتوێتی ئەمە بۆمە کێشە ساز دەکات ئەسڵان بە هیچ شێوە ئێمە نامەنەیە باسیوانەکە نامەی بوو نووسیەوە بۆ ژێکافی بێزەحمەت بڵاوی مەکەنەوە چون ئێمە ڕازی نین دەرنەچیزە ژێکافەکان ئەو ژێکافەی کە ئەلان کۆپی هەیە لێرە لە کتێبخانی ئێرەش هەیە لە بەعزە ماڵش ئەویان خڕ کردوتەوە لەجێ ئەو نیشتمانەیە کە بۆ حەزەندا پەیمانە یعنی بە واتایەک ئەو شتە ئەوە بۆ دا ئەو پەیمانە چ گرنگێکیە لە ئستراتێژی سیاسی و لەو گواستنەوەی کێمە دەکەین چون ئیتر درست لە بەهاری ئەوە 24 ینی لە وەرزی گەڕاونەوە مەجبور بوون یعنی ئەوان تەواوی هیوانەوە بوو لەگەڵ هیوای ڕێککەون بتوان لە هەردوو ئێران و عێراق شتێک بکەن پێکەوە تەمانەوە هەموو گرێدای کۆمەڵە وداوی دیکەن کە بە شدەت سەرکردایەتی لێ دەگەڕێت لێرەدا من پێشەوەی بسمسەرەوەی باسی کەمێ باسی قازی دەکەم پێشەوە دەکەم چون زۆر کەس لەسەر چوونی پێشەوانی و کۆمەڵە بەحث زۆرە بەڵام پێشەوە لە ئەوڵەوە دیزانی کۆمەڵە هەیە بۆ مەکداوڵی بە جوانی باسیوە دەکات دیسان جێداخە دەبێت بەیانێک ئەو شتانە بۆ بڵێت خۆمان هندەوەدانەکەن دەڵە هەم پێشەوە ئەی بای هەبوو پچێ کەساتی زۆر گۆرە بوو جەمعێکی گەنجی نەهێنی بوون هەم ژێکافەکان کەمێک دوودڵ بوون ئەگە قازی بێنە نێو ژێکافی چیان بەسەر دێ بەڵام وەختێکی کە پێشەوە دەستچێت پاژماوەکی دەبێتە سەرۆک تەواوی سیستمی ژێکافی دەگۆڕدرێت پێشەوەی ژێکاف پێک بێت لە سپتامبری 41 دروست تقریبان دوای ئەوەی کە ئێران داگیر کراوە بەڵگەیەکی زۆر گرنگ هەیە کە ئینگلیسیەکان ئەلان لێرە بەڵگەکەمەوە من ئەسنادیێرە هەیە کە پێشەوە کەسێکی دەنێرێتە کرماشانێ تەورێزیشدا لەگەڵ سفارەتی ئینگلیسی تەماس دەکرێت داوان لێ دەکا ئێمە جەمعێکی کوردین و دەمان هەوێ ئێوە یارمەتیمان بکەن هەڵە وڵاتە و یارمەتیمان بکەن و ئێمەش ئەو منتەقەی خۆمان باهاڵ یارمەتیەوە دەکەن دەبان کابرا ئەفسەرەکە کە نامەی نووسیوە 3 نامە هاتو چووە بۆ لەندەنیە وەک ئەفسەرێکی سیاسی لە لەندەن پێ دەڵێن بە هیچ شێوازێ نابێەوە بکەیت چونکی ئەوە هاندانی کوردی ئێرانی کوردی عێراقی بەدەوە دەبێت سیاسەتی ئێمە دەگەڵ دەوڵەتی ئێرانیە و مطلقەوە کارێ بەڵام مەکداوڵ قسەش زۆر جوان دەکات دەڵێ بە هەر هۆیەکەوە بێت هەرچەند قازی محەممەد بووان ویستیان ڕووسەکان جارێ نەزان بۆی لە کرماشەوە خەبەر بە ڕووسەکان گەیشت بوو مەکداوڵ وای بۆ دەچێت دەڵێ یەکەم سەفەری داوەتی 30 نەفەر بە سەرۆکایەتی قازی محەممەدی بۆ باکوو ئەوە بۆ ڕووسەکان داویست و شتە بقۆزنەوە چون بیستیان دووبارە دایانێت پەیوەند لەگەڵ ئینگلیز نەیان دەزانێت ئینگلیسیەکان جواب بێنەداتەوە ئەڵتۆ تەفسیری شۆڕەوەی مەکداوڵ من بەپێ ئەسنادەکانی کە من باز شتێکی ئەو هەیەتی من نەمدیوە وانچ دەکە بەڵام بەهەرحاڵ پێشەوەی ژێکاف پرۆژەکە دەستکە بە فکری کۆمەڵی وەک سیاسەتمدارێک بووە تەبعاً وەختی دێتین ساڵێک پێشەوەی ژێکاف هەڵبەشێتەوە دەبێتە سەرۆکیشی بە هەمان سیاسەتدا بۆ سیاسەتدا چووە بەگشتی ئەم چەند شتە زۆر گرنگن یەک دوای ئەو پەیمانە هیوا ژێکاف بڕیار دەدات کە ئەمە جارێ ناتوانانی وانێ بکەن یان تەفسیر و شڕۆی من زۆر بە کورتیەوەی لە 24 بۆلەوە پاشەوە لە پەیمانی سێسۆڵەتەوە هەستیان کرد ناتوان لەگەڵ هیوا کار بکەن زۆریان کردە سەر مکریان و مەسەلەی دەستەڵات هات بگۆرە مەسەلەی دەستەڵات یعنی وەک حیزبێکی سیاسی جارێ باسی ژێکافی دەکەم باسی حیزبی دموکرات ناکەم تۆ لە وڵاتێکی کە دەرەبەگایەتی و عەشیرەتیە پێت خۆش بێ پێت ناخۆش بێت دەبێت چی دەبێت بە شێوازی لەگەڵ عەشیرەتان کار بکەین ئەوە یەک
دوو طبعا لێرە ڕۆڵی سۆڤێت دێتە گۆڕێ هیچ گوماندەوەی دانێ سۆڤێت پێشتر بە پێی بەڵگەکان مامۆستا باسی دەکات پێش ئەوەی ئەسڵ قازی بچێتە نێو پێشەوە بچێتە نێو ژێکافی و دوای پێشەواش کە توێتە جێگا چەند جار سۆڤێتەکان هەوڵیان داوە دەفەتی بە خودی پێشەوایان کردو کە ئەم ژێکافە چی و لای بن و شتێکی دیکە دروستکەن و پێش ئەوە هەوڵیان ئەوە بۆ حیزبی توودە یعنی تاخراوی حیزبی تو تشکیلکردن کە ژێکافەکان قەت ملیان بۆەوە کرد نەکردەوە قازی شەروەتی نابشتیوانە جوابێن نەداونەوە ئەو کاریان لە ئازەربایجان کردبوو حیزبی توودەی ئێران لە ئازەربایجان حیزبێک کە دۆستی سۆڤێت و بەهەڵ تازە پێکاتەوە بەڵام حیزبێکی وانە بوو گەورەترین ڕێکخراوی ئایالەتی ئازەربایجان بوو و طبعا پشتیوانی لە وانیچە دەکرد بەڵام لێرە چەند شت ڕووی داوە کە زۆر جێسرنجن جا بۆ دەڵام ڕوودا و گرنگن لە هەڵبژاردننی مەجلیسی چاردەدا پێش ئەوەی کە لە تەورێزی دەست پێ بکات سۆڤێتەکان لە مەشهد متوەجێ نەبوون هیچ کورسێکیان بەدەست نێن یعنی حیزبی توودە بەدەستی نێن ئینگلیزەکان دایانزانی کە ڕووسەکان لە تەورێت و لە ئازەربایجان دایان تۆڵێوە بکەنەوە تەمە حیزبی توودەش دەسەڵاتێکی زۆر گەورەی هەیە اتحادی کارگەری هەیە یەکەم ڕێکخراوی ئایالەتی حیزبی توودە بۆ و جەماعەتێکی زۆری دەگەڵا و ئینگلیزەکان جوان دەزانین بەهەرحاڵ لەو 9 نەفەرەی کە دەردەچوون سێیان لە نێو لیستی حیزبی توودە بوون یەکێک لەو 3 نەفەرە پیشەوەری توودەیی نییە ئەندامی حیزبی کۆمۆنیست بۆ بەڵام نەچۆتە نێو حیزبی توودە ملاتمە نێو وردەکاریەوە بۆچی وەختێکی نەتیجەکە دەچێتە مەجلیسێ ئەو 3 نەفەرە کە پیشەوەریان لەگەڵ پیشەوەری و یەکی دیکە ڕەفض دەکەنەوە ئێعتبارنامەیان تەسویب ناکەن تەمانەوە ئینگلیزەکان دەستیان لەو مۆزوع هەیە ئەوەش بەخۆی زۆر جێسرنجە لەو ڕەوتەی ڕایەکە وردە لە پیشەوەری کە لە دەرەوەی حیزبی توودە شکار دەکات وردە دەست دەکات بەو بەحسانەی کە هەیە و بلاخەرە دەبێتە سەر فەرقەی دموکراتی ئازەربایجان پێک دێنێ کە ئەسناد و بەڵگەکانی زۆر جێسرنجن یعنی بۆ خۆی هەم ئەبراهیمیان باسیوە دەکات هەم مەسعود بەهنود باسیوە دەکات چەندان میژنووسێ کە ئەگەر ئەو کەرێتێ نەکرد با و ئەو ئێعتبارنامە ڕەنگە ئەسم پیشەوەری و دوای نەکردەوە مناڵم وا دەبوو بەڵام ئەو ڕووداوە زۆر جێسرنجە بەهەڵ فەرقەی دموکراتی ئازەربایجان لە 12 کەلاوێژی 1324 پێکراوە تا ئەو دەمی کە سۆڤێت ئیسڕاری هەبوو کە دەبێت حیزبی توودە بێت فەرقە پێک دێت لە 16 گەلاوێژ یعنی 4 ڕۆژدا تشکیلاتی حیزبی توودە منحل دەکرێت هەموو دەچێتە نێو فەرقە یعنی سیاسەتی سۆڤێت گۆڕاوە چون بەرەو کۆتایی شەڕ ڕووشوین و ئەمە تقریبا بڵام 16 ساڵەوە پێش کە من یەکەم وتارم نووسی زۆر کەس قسەی هەبوو من ناو دەمی زۆر بەڵگەم بەدەستەوە نەبوو ڕاستەکەی زۆرتر وەک لۆجیک بوو بەحسەکەم بەڵام ئێستێ بە خۆشحاڵیەوە دەڵام ئەو ئەسنادانەی کە تورەجە تابەکی و ناسری مەهاجر لە سۆڤێتیانانە بە تەواییەوە دەکات سۆڤێت مەبەستیەوە نەبوو نەیکی ئازەربایجان ئێرانێوانە پەدیوەست وڵاتێکی مستەقل دروستکات و نەویست پاشە بکە بەڵام بە هۆکارێک ناتمە نێوەردەکاری پاشەکشەی کرد بەڵام لەو قۆناغەدا کە وەختێکی کە فرقە مەجلیسی مؤسسانی خۆی تشکیل دەدات و 5 نەفەر لە تەرەفی مەهابادەوە دەچی مستفا داوەدی لە ڕاستیاندا پیرۆزبایان پێ بڵێن ئەوان ئیستقبالیان لێ دەکەن وەک نۆنەکانی کورد ئازەربایجان غەربی ئەوەی دەڵێت کاکە من ناتوین نەماتوین پیرۆزبایتان لێ بکەین کە دەگەڕێنەوە بە مەحسیەوە دەگەڕێنەوە حیزبی دەموکرات کە پێچیانێنەوە بڕیار دەدەن بە سرعات وانەکەن ڕۆڵی سۆڤێت دەوەیدایە ئەرێ سۆڤێت زۆر مخالف نێویژە کافی بوو ئەو کارانەی نە لە ئێرانێ لە ئوروپای ڕۆژهەڵاتیش بنی دموکراسی گەلی دموکراسی خەڵقی دەکرد یعنی کۆمەڵ حکوومەتی دروست دەکرد جارێ سۆسیالیستی نین بەڵام دموکراسی خەڵکین ئەوانە سەر بە سۆڤێت بوون طبعا زۆر طرفداری ئەو نوع ئەوانەیە فەرقەی دموکرات بۆ دوای حیزبی دموکرات بۆ معنای زەختێکی زۆری نابوو طبعا دێرەدا پێشەوە لە سەفەی دووەم کە دەگەڕێتەوە ئەو زەختە دەزانێت بەڵام خۆ پێشەوە دەزانێت لە تەوای ئەو ماوەیە کە متوێژی کردو لەگەڵ باقرۆف کار بەدەستانی سۆڤێتی بە مەهارەتێکی هیندە دیپلۆماتی کاری کردو کە تەواوی ویستەکانی خۆی بردوتە پێش بەڵام دەیزانین لەو نۆقتەیە پاشەکشە هەڵەیە و دووەمەن ئەو گۆڕانکارە لە جێکافیش پێویستە چون جێکاف ئەو شعارە گەورەی جارێوە لە ناوە بۆی نەدەکرات دووەمەن بەرەو دەستەڵات دەڵات دەستەڵات بەدەست دەرە بەگانێت و ناتوانانی بێنی ئەوان ڕێگانە دێ بەدەستەڵات و بۆیەشە کە ئەو شتە ڕوو ئەدات و لێرەدایە و بەحسا تون دەبێتەوە
من کاک شاریاری دامە بدەم یان ناچون کەمێکم ماوە کاک سعیدیان فەرمووت کە فەرموو لێرەدا لەسەر فرقە زۆر جێ سرنجە هاوڕێیان بۆچی ویستم پراوێزێک بکەمەوە بۆ زانیاری ئێوە ئەڵبتۆ مێژوو ئێرانیان ئەبراهامیان باسی دەکات خەڵکی کە باسییان کرد بەڵام بۆی بیرتان بێنمەوە تشکیلاتی حیزبی توودەی ئێران لە ئازەربایجان گەورەترین تشکیلات بوو لە ئێرانە 6 کارگەری سەر بە ئیتحادی کارگەری حیزبی توودە دەکوژدن خەلیل مەلیکی دەچێتە تەورێزە بۆ ئاگاداریتان خەلیل مەلیکی کە دەچێتە تەورێزێ دەیوێت قسە بکات زۆربەی و کەسانی خران کردو فارسی نازان زۆر جێ سرنجە خەلیل مەلیکی بۆ خۆی تورکە ڕەهبەرانی حیزبی توودە داوای لێ دەکەن دەڵێن ڕەهبەرانی ئازەربایجان پێ دەڵێن کاکە بە تۆ چی قسەم بکە بە ئازەری قسەم بکە دەڵێ چۆن شتی وا دەبێت بۆ نەبێت کاکە بە ئازەری خۆ دنیا گەران نابێت و ئەو ڕەفز دەکاتەوە دەگەڕێتەوە تارانە گزارش دەنووسی بۆ حیزبی توودە حیزبی توودە بەرە کۆنگرە یەکەم خەریکە دەڕوات زۆر باش دەهانزانی زۆر کەم تەرخەمە بە مەسەلەی نەتەوایەتی زمنی ئەوەی کە لە کۆنگرەی یەکەمی حیزبی توودە لە کۆنگرەی یەکەم 44 نەفەر لە تشکیلاتی ئازەربایجان هاتوون لە 168 نەفەردا لە حدودی ئەلان دقیق لە بێرم نییە چون ئامارەکانی ئەبراهیمیانیش نێناوە بەڵام لە حدودی 30 و چەند نەفەریش کە لە دەرەوەی تشکیلاتی ئازەربایجان ئازەری بوون یعنی ئازەری زۆرینەی حیزبی توودە بوون وە کاردەکانی کە چوونە کۆنگرە بەڵام کێشەیەکی گەورە ساز دەبێت بینی بەرز لە بەرپرسانی حیزبی توودە لە ئازەری حیزبی توودە لەگەڵ ڕەهبەری حیزبی توودە حیزبی توودە و دەمی بۆ کۆنگرە دەزانێت کێشەی لەساز بوو دوو یەک وتار و کتێبێک بڵاو دەکاتەوە کتێبەکەی ئەردەشیر ئاوانسیانە باشە کتێبەکە یاردەشین ئاوانسە بەنی ملات و ملیەت ئەلانیش بما هەرماوەتەوە وتاریشی هەشرۆدیان نووسیەتی بەنی مەسەلەی ملیەت لە هەردوو ئەم کتێبەکان وتارەکە سیاسەتی حیزبی توودە تەواوی بەحسیان ئەوەیە دەڵێن قسانەوەی دەڵێن لە ئێران یەک میلەتێ بەڵام ئەو تعریفەی ئیستالینی چونەوە دەمی ستالین ماوێدی تعریفەی ئیستالین یان قبوڵە ملت کۆمەڵە خەڵکن زمانی هاوبەش و تاریخی هاوبەش و نەزانم ئەو شتانیانێ دەرنەتیجە زمنیەوە میلەتێکمان لە ئێرانیە کۆمەڵی ملیەتیشمانەیە چون لە جێگایەک بیستویانە ئەوە لە جێی نیشن و ناشناڵەتی کاتۆ بەعزە وەختێ ناشناڵەتی بە گروپێکی میلی دەڵان کە جارێ دەوڵەتی نییە ئەڵبەتە زۆر دقیق نییە زۆر ئاڵۆزە بەڵام شتێکی وا هەیە بەستا فەرقی بینیوانێکە هەرچەند لەلایەنی سفەتەوە وەختی دەڵێن میلیەت مەسەن دەڵێن میلیەتی تۆ چێ دەڵێم کوردم ئەوە فەرق دەکات بەڵام معنای دووەمی بۆی کە هەم بیانەوێت مثلا پێناسەی ئیستالینی داسە پێن کەوتمی دەوە بڵام کوردیش میلەتە ئازەریش میلەتە هەم ئەوەی دیکە ئەو ناتەبایە لەو دەمیەوە دەگەڵ چەپی ئێرانە تا ئێستێ قسە دەکەن تا ئێستێش کە قسە دەکەن هەر ئێستێش ئەو هاوڕێیانەی نەزان دەلای ئەوە دۆستانی ئەوە چەند دەگەڵ ئەو ئاغای حەسەنی شەرعی ئامەداری چێ لەوێ قبول کراوە ملەتی ئێرانەیە و ملیەتی کورد و ملیەتی فلانەیە بەڵام بەڕاستی تێرمەکە زۆر نادەقیقە ئەو ناتەبایە لەو دەمێ دەگەڵ ئێمە دێرەدایە پیشەوەری دێتە گۆڕە پیشەوەری وە کۆمونیستێکی پرسابقە کە زۆر جددی لەسەر ئازەربایجان وانیش کردو و هەر لەسەر ئەوەش دەگەڵ توودەیەکات کێشەیە فرقە دروست دەکات و فرقە لە عەرزی یەک هەفتەدا جێ حیزبی توودە دەگرێتەوە 12,000 ئەندامی حیزبی توودە سنێ و فرقە شۆخی نییە هاودەمی 12 و لێ ئەوە گۆڕانی سیاسەتی سۆڤێت سیاسەتی گۆڕی بوو و بەڕێی من پێشەواش متوەجێ بوون کە دەگەڕێنەوە هەیەتەکە لەگەڵ پێشەوە قسە دەکەن بۆ بۆیشە وانێک دەکەن ئەوە بڕیارنامەی دوو ڕێبەندانە دووبارە دەستکەوتێکی گەورەی ژێکاڤ حیزبی دموکراتی کوردستانی دەما ئەو 5-6 خاڵەدا لەو جێگایانەی ئێستا کورتێراژیم بە ئیستیقلالی تەواو بکات انتخاباتی مەجلیس شورا دەست پێ بکەن حکوومەتی کوردستانە وەزیران و ئیدارەکانی ساز بکەن هێزی مسلحی کورد تشکیل بدەن لەگەڵ دەوڵەتانی هەمسایە رابطەی تجاری و اقتصادی بەرقەمە عینی ئەو شتەی ئەو جوێ نووسراون لەگەڵ برا ئازەربایجان هەمکاری دۆستایەتی محکەم بکەن و ئەوەش چۆندی پێشەوە لە ڕوژی دوی ڕێبەندان و بۆ ئاگاداریتان ئەو شانازێ بۆ حیزبی دموکراتی کوردستان و بۆ ژێکاف
دەمێنێتەوە کە خودی دووڕێبەندام یەکەم ڕفراندۆمی دووبارە کوردە بۆ دیاریکردنی چارەنووس سیاسی ئەوە سندی پێشەوەمەند بە خوددا بە کەلامی عەزیمی خوددا بە نیشتمان بە شەرافەتی میلی کورد بە ئاڵای مقدەسی کوردستان سۆن دەخۆم تا ئاخرین هەناسەی ژیانم و ڕژاندنی ئاخرین تلۆکی خوێنم بە گیان و ماڵ لە ڕێی ڕاگرتنی سەربەخۆیی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان تێدەکۆشم و نسبەت بە ڕئیس جەمهوری کوردستان و یەکێتی کورد و ئازادی متعفە یەک فلسی باسی خود مختاری تێدا ناوەڕە نەخۆشەویست لە کوردستانی ژمارەی دوورە تا 25 ئەمگۆ بڕۆن سەر وتارەکان بخێنەوە هەمووی جێژی ئیستیقلال و سەربەخۆیی کوردستان باشە ئەم ناتەبایانە چن لە چۆرا دەست پێ دەکەن ئەو بخۆی بەحسێک ساز دەکات لەو وانێکەدا ئەوەی ئیگلتۆن کە ویلیام ئیگلتۆن لە کتێبەکەی کۆماری مەهاباد لۆجی سرنجە دەڵێ هیچ کەسێکی ڕووز لە نێو بەشداران نەبوو چون بەڕاستی ڕووسەکان غافڵجێ بوون یەرماکۆف کە لە تەورێز دەژیا لەنا ئۆتۆمبیلێکی جیبدا بوو لە دوورەوە چاوەڕێی ڕووداوەکەی دەکرد دۆیان پێ 20,000 نەفەر لەو دەمی لەو زستانەیە بوو لە نێو هاوار و شادی خەڵکدا قازی محەممەد زۆر سوپاسی ئەندامانی کۆمیتە ناوەندی حیزب بە تایبەتی خەڵکی قارەمانی کوردستانی کرد کە ڕێبەرایەتی کۆماریان بەو سپاردۆ دواتر عەباد درێژ و کۆنە باوە نەماوەکەی داکەند و بەڕێزەوە قەدی کرد و لەو لایدانە مێزەرە سپێرەکەی وەک نیشانەی ڕێبەرایەتی ئاینی لەسەر سەری مایەوە لە جیاتی عەبا و بەرجێکی سەربازی کە پێشتر دروبیان لەبەری کرد دواتر ئەو بەرگی سەربازی قازی محەممەد لەبەری کرد کراوە بەرجی سەربازی ناوت ئەوە کابرا لەوێ گزاریش دەدا لەوێ بۆ باسیەوە دەکەم من لێرە دەمەوێت کورتی کەمەوە ئەنجام کۆمەڵی ژێکا پێش هەڵوەشاندنەوەی گۆڕانکاری بەخۆیەوە دیبینێت لە ساڵی 23 بۆ لاوە بەتایبەت لە زستاندا بوو بە حیزبێکی سیاسی بە هێراشی ڕێکخراوەیی و ئیدارەی ناوەندی و خۆی بۆ بەدەستەڵاتگرتنی دەستەڵات ئامادەکرد و پاشەوە لە پەیمانی سێ سنوور لەگەڵ هیوای ناومید بوو زۆنەکەی یاوانەکەی لەسەر مکریان بوو لەو گۆشە نیگاوە بەڵێ ئەم گۆڕانکاریە ئیسلام خۆ گونجاندن بوو دەگەڵ ڕێئال پۆلیتیکی ئەو سەردەمەدا بەڵام لەو خۆ گونجاندنەدا بەڕاستی مەسئلەی سەربەخۆیی بەمانایە کە کۆمەڵی ژێکا باسی دەکەن نە بەمانایەک چون یەک دوو مێڕاندۆمی کۆمەڵی ژێکافەیە پێشەوەی قازیش بێتە نێو کۆمەڵەیە هەر ئەو بەرنامەی حیزبی دموکرات باز دەکات چون وەختێکی هێراشەکە خەریکن دروست دەکەن مەسەلەی جیابوونەوە دەگرێت سەر باڵانسی هێز لە ناوچەکەدا ئامەزانی حیزبی دموکراتی کوردستان ڕێکدانەوەی ڕێئال پۆلیتیکەیە و هەر بۆیەشە ئەمە دوو فاقەیەک لە بەڵگەنامەکان یە بەرنامەی پێشتری حیزبی دموکرات مەبەستمە لەگەڵ ئەو شتێک کە دوو ڕێبەندان کرا دەبینین ینی بۆ ئازەربایجان شەد وایە بۆ ئازەربایجان عینی شتیان کردو یعنی لەلایەک شتێکی دیکەیان کردو بەڵام لەلایەک دیگە شتێک کردەوە و بەهەرحاڵ ڕۆژنامەکانی کوردستان کوتم لە 2 تا 25 تان بۆ خۆتان تەمەشا بکەن لەوانەکە ڕاستە بە سەراحەت باسی جودایی لە ئێرانیان نەکردو چون چاوەڕوانی باڵانسی هێز بوون بەڵام بەهەرحاڵ بەو واتایە دروستە دەتوانین بڵێن حیزبی دموکراتی کوردستان لەسەر بەردی بناغەی کۆمەڵەی ژێکاف کە مەبەست کۆمەڵەی ژێکافی لە دوای زستانە پێکات دروست بوو ئەزموونی کۆماری کوردستان بەڕای من دەرخەتی ئەو درستی و تێوریە کە ناسیۆنالیزم تەنها پرەنسیب و ئیدۆلۆژی نیەن بەڵکو ناسیۆنالیزم هەلومەرجی زۆر تایبەتیشە و ناسیۆنالیزم لە خوێندنەوەی ئەو هەلومەرجە تایبەتەیە خۆی دەبێت ناسر ئەو شتەی کە ژێکاف و حیزبی دموکرات کردیان لێرەدا دووبارە شانازێکی دیکانی لە پاڵ پەیمانی نەتەوایەتی لە سێ سنوور لە پاڵ ڕەفراندۆمی ڕێبەندان حیزبی دموکراتی کوردستان و ژێکاف بە ڕەهبەری قازی محەممەدی یەکەم ئەزموونی کوردە کە ئیرادێکی نەتەوایەتیان پێکەنان لەو دەمی تا ئێستێ من نەمانتوانێت ئیرادێکی نەتەوایەتیمان لەبێت ڕاستە لە ئەیلولێ مەلا مستەفای نەمر ئیرادێکی سیاسی ساز کرد بەڵام ئێستا نەبوو ئیرادەی نەتەوایەتی تەجەسومی ئەو ئیرادە نەتەوایەتی لە کۆماری کوردستان شەخسی قازی محەممەد کەسایەتی قازی محەممەد ئەزموونی کۆمار کە ئەزموونی ژێکاف و حیزبی دموکراتە بەڕای من دووبارە من باسی ژێکافی ئەو دەمی حیزبی دموکراتی ئەو دەمی دەکەم نمونەیەکی زۆر دەگمەنن لە مێژووی هاوچەرخی کورد تەبعاً سەرکەوتنی ئەوانە بە کۆمەڵە هۆکاری زۆر دیکە گرێدرا بوو لە دەرەوە ویستی کورد بوو
من خۆم لە وتارێکی باسیەوەم کردووە لەباری مێژوویە پێم وایە ئەزمموی کۆماری کوردستان دەبێت لەگەڵ کۆمۆنی پاریسی مارکسیستەکان مقایسە بکەن یعنی پاشەوەی کۆمۆنی پاریس مارکسی دەزانیم زەحمەتە سەرکەوتوو بێ بەڵام پشتیشی کرد ولی پاشەوەی کۆمۆن شکستی خوارد کۆمۆنی کردە بنەمای فکری خۆی بلافاصلە پێشەچیش تازەی بۆ مانیفست نووسی لەسەر ئەزمموی کۆمەڵ زۆر نەزەراتی گۆڕی کورد دەبوو لەسەر ئەزمموی کۆماری کوردستان زۆر جامن وەخت نییە زۆر جێیوانێت بوو وەک ئەوە تەمەشاکە کە بەداخەوە زۆر شتی کۆماری کوردستان نەگەر لانێرێن لانیوانەکەشان تا نەکردووە بەڵام لە دوای ڕوخانی کۆماری کوردستان بۆلەوە بەڕێی من وێژمانی ناسیۆنالیستی ئێمە و حیزبی دموکراتی کوردستان لە ڕاوتێکی جیاواز پەردەدەسێنێت وە بۆیەشە کە ئەو دوو پارادۆکسە هەمیشە ئێستێشار هەیە لەگەڵمانە من لێرە کۆتایی بە قسەکان دێنم هیوادارم سوودێکی بێت جۆبیستیەوە دەبم بۆ پرسیار و بەشداری و ڕخنە و هەر شتێک پێتان خۆش بەڕێز کات دکتۆر سعیدی شەمس زۆر سپاسی جەنابتانەکەم ماندوو نەبن ئەگەر چی تۆزێکیش لە کات لاماندا بەڵام ڕقەی ناکە ئەگەر زۆر سپاس دەکەم خوشک و برانی بەڕێز لە هەر کوێکی دنیا گوێبیستی ئێمە زۆر سپاسدانەکەین و زۆر سپاس کە تا ئێستەش لەگەڵ ئێمە بوون و گوێبیستی بابەتەکانمان بوون من هەوڵەدەم بگەڕێمەوە لای بەڕێز کاک ئەلبرز ڕوینتەن ئەندامی ناوەندی سیاسی حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەگەر تەشریفی لە ژوورەکە هەیە بەڵێ پێم خۆش و پرسیارێکی ئاراستە بکەم پرسیارەکە بەحثان لەسەر مەسەلەی ئەوە کرد کە یا من وا تێگەیشتم کە فەرمووتان دموکراسی بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئازادیەکان پێتان وایە لە ڕاستیدا لە وڵاتێکی وەکو ئێرانە بە تەنها دموکراسی بتوانێت چارەسەرکردنی پرسەنەتەوەیەکان بن چون ئەگە تواشا بکە ئەو دموکراسیە کە لە ئێرانە زۆرتر باسەکە باسی شارۆمەندیە کرێ باسی شارۆمەندی تیاکری ئایا لە ڕاستیدا پرسی کورد پرسی شارۆمەندیە پرسی نەتەوەیە کەوابوو ئەکرێت لە دموکراسیە تۆزێک خواستە نەتەوەیەکانی ئێمە کە مەسلەی بە ئێسلاح بژن مافی نەتەوایەتیمان وەکو چۆن حزبی دموکراتی کوردستانی ئێران باوەڕی بە فدرالیزم و مافی نەتەوایەتی هەیە ئایا فقط بە دموکراسی تەنها کافیە؟ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە هەروەها زۆر سپاس بۆ کاک دکتۆر سعید شەمس بۆ ئەو باسەوردەی کە لەسەر مێژووی حزبی دموکراتی کۆمەڵەی ژێکاف بە تایبەتی کردی پرسیارەکەی ئێوە پرسیارێکی بەجێە ڕاستە ئێمە وەکو ئەوەی کە من لە باسەکەی خۆمدا هێناوە وەکو نرخێک کە لە وڵاتە پێشکەوتوەکاندا هەبووە هەم داوای دەکەین و هەم لە نێو خۆشماندا جێگیر دەکەین بەڵام ئێمە حەبوونی دموکراسی تەنیا بەو معنایە ئەیەی کە بەشێک لە با بڵێن ئەو هێزوولایەنە ئێرانیانە کە داوای دەکەن و پێیان وایە دەبێت ئەو جۆرە دموکراسیە هەبێت واتە زۆرینە و کەمینە بۆ پرسی نەتەوایەتی ئێمە وەڵام دەر نییە ئێمە پرسی شارۆمەندێکی با بڵێن فارس یا پرسی شارۆمەندێکی کرمانی شیرازی کە داوای دموکراسی دەکات نییە پرسی ئێمە پرسی نەتەوەیەکە کە 2500 ساڵە هەر کاتێک کە ئازادی لێسەندراوە دووبارە خەباتی خۆی دەست پێ دەکات بۆ ئەوەی ئازادی بەدەست بێنێت لە حاڵەتێکی وادا دابینکردنی مافی چارەنووس کە یەکێک لە ڕەهەندەکانی دموکراسیشە واتە ڕێزگرتن لە ڕێی خەڵک چارەسەری دەکات و ئەوەش لە بەرنامەی کاری ئێمە داهاتووە و ئێمە بۆ ئەوەش کارێ دەکەین تەنانەت ئێمە دموکراسی بە تەنیا حەبوونی هەڵبژاردنێکی زۆرینە و کەمینە لێک نادەینەوە ئێمە دموکراسی بە ڕێزگرتن لە مافە نەتەوایەتیەکانی کورد و نەتەوە بندەستەکانی دیکە دەزانین واتە کاتێک کە مافە نەتەوایەتیەکانی ئێمە دابین ببێت ئەو کات ئێمە هەست بە هەبوونی دموکراسی دەکەین و ئەو دموکراسیە لای ئێمە پەسەندە ئەوە نەک تەنیا وەکو باسێکی با بڵێن سیاسی کە ئێمە سەیری بکەین تەنانەت بە سیرکردنی دۆخی وڵاتانی دەوروبەر کە کوردی تێدایە و مێژوو هەروەها سەلماندوویەتی کە تەنیا هەبوونی دموکراسیەکی ڕێژەیی کە لە ناوەند هەیە
پرسی نەتەوەیەتی چارەسەر ناکات بەڵکو پرسی نەتەوەیەتی بەتایبەتی پرسی نەتەوەی کورد کە مێژوویەکی درێژی خەبات و بەرخودانی هەیە ئەو کاتە چارەسەر دەبێت کە ڕێز لە مافی چارەنووسی بگیرێت و ئەمە ئەوە بە چارەسەر و بە دموکراسی لە قەڵام دەدەین و لە لای ئێمەش کە دەڵێن دموکراسی معنای ئەوەیە کە مافە نەتەوەیەتیەکانی ئێمە دابین بکرێت ئەگەر سەیریش بکەن لە شۆڕشی گەلانی ئێرانیش کاتێک کە مافی نەتەوەیەتی ئێمە دابین ناکرێت ئێمە بڕیاری بەرگری دەدەین دکتۆر قاسملووی نەمر سکرتێری حیزب لەو کاتدا دەڵێت تەنیا شتێک کە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە چەکدا بنین واتە بەرگری لە خۆمان نەکەین دموکراسیکە کە لەوێدا مافی نەتەوەیەتیەکانی ئێمە دابین بکرێت کەواتە ئەو دموکراسی کە ئێمە باسی دەکەین مەبەستمان ئەوەیە کە مافە نەتەوەیەتیەکانی ئێمە تێدا دابین دەبێت. زۆر سپاس بەڕێز کاگەڕزکەوا بوو مەبەستی ئێوە ئەوەیە کە ئێران هەمیشە شێوازێک بووە کە لە مەرکەز بە ئیسلاح بێژم دەسەڵاتێکی دیکتاتۆر دروست بووە بۆ ئەوەی کە ئەو دموکراسیە دابین بێ دابەشکردنی دەسەڵات لە ناو باقی نەتەوەکانی ترا دەتوانێت تەزمینی و دموکراسیە بێت بێگومان ئەگەر بێت و ئەوە نەکرێت شتێک بە ناوی ئێران نامێنێت یان خەباتی ئێمە هەر بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە مافی نەتەوەیەتی ئێمە دابین بکرێت لە بەرنامەی ئێمە بەتایبەتی پەسەندکراوی کۆنگرێ 16 هاتووە دابینکردنی مافی چارەنووس لە ئێرانێکی دموکراتیکی فدراڵدا دابینکردنی مافی چارەنووس سەرەتا هاتووە و سەیری وڵاتە دموکراتیکەکانیش بکەن مەسەلەن لە کێبێکی کانادا ئەو مافە دراوە بە کێبێکەکان کە بۆ خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن لە سکۆتلاندی بریتانیا ئەو مافە دراوە بە خودی سکۆتلندیەکان کە داهاتوی خۆیان دیاری بکەن و ئەوە چارەسەری کێشەکان دەکات ئەو جۆرە دموکراسیە ئەگەر دموکراسی تەنانەت ڕێژەی زۆرینە و کەمینە بێت لە زۆر وڵاتی دیکە ئەو دموکراسی ئەگەر هەش بێت بەڵام دەبینی مافی کورد دابین نەکراوە بۆیە تەنیا کاتێک کە ڕێز لە مافی ناتەوایەتیەکانی ئێمە بگیرێت و وەکو نەتەوەی کورد کە خاوەنی زمان و مێژوو هەستی هاوبەش و هەروەها جغرافیای تایبەتی خۆی. زۆر سپاس بەڕێز کاگەڵبەرزی خۆشەویستمان دوو دەبێت بەڕێز کاک دکتۆر سەعیدی شەمس سەگەڕێمەوە لای جەنابتان دووبارە زۆر سپاس بابەتێکی زۆر تێر و تەسەند و زۆر بە وردی ئیشارەتان پێکرد دیارە بێگومان تەیفە جۆرا و جۆرە فکریەکان ڕوانینە جۆرا و جۆرەکان لەسەر مەسەلەی کۆمەڵی ژێکاف و بە ئیسلاح بێژم لەو لە قۆناغی ژێکافەوە بۆ دوای حزبی دموکراتت هەمووی ئەو شتانت باس کرد کە من زۆر بە باشی گوێم لێبوو دیارە وەکو نەزەری خۆم کاک سەعید زۆر جارێ بەشێک لە مێژونووسان ئەکرێت لە ڕاستیدا لە هێندێ ڕوانگەی تایبەتی خۆیانەوە بە ئیسلاح بێژم مەسەلەی مێژوو بنووسنەوەکو مێژونووسێکی بە ئیسلاح بێژم یونانیمان هەیە خوای لێ ڕازی بێ لەسەر کوورشی ئێران وەها کوورشی کەبیری گەورە کردوێتەوە وەها بە ئیسلاح بێژم پێدا هەڵچوونی چووە کە ئینسان تووشی سەرسەرمانەچێ بەڵام لە هەمان کاتیچە دووبارە بەرعکسی چێبێتەوە بەڵام ئەگەر بێت و واقعی مێژوو تاشا بکەیت نەتەوەی کورد نەتەوەیەکی بندەست لە قۆناغێکی زۆر حساسدا دنیا لە ئەسەن دموکراسیا بە ئیسلاح بێژم ئازادیەکان بەو مەفهومە دروستەی کە ئێستا ئەمانە لەو سەردەمانە ئەسەن لە کەم شوێنی دنیا تەنانەت مەعنا کرابووە یان ئەسەن وجودی هەبوو لەو قۆناغەدا ئەو زەروریەتەی کە کۆمەڵی ژێکاف دروستی کرد بۆ ئەوەی کە پێشەوا ببێ بە ڕێبەری و ئاڵوگۆڕی تیا دروست ببێ ئەو زەروریەتە چی بوو ئەگەر بەڕاستان ئیشارە بە هەڵوەشاندنەوەکە بەڵام کولن چی بوو بۆ هۆکاری ئەوەی کە ینی ژێکافی گەیاندەوە قەنەعەتە ئەنە بەڕاستی پلانگێڕی بوو یا بەڕاستی زەروریەتێکە بوو یا بە حەقیقەت تەنها بە دروشم یا بە شتە جوانەکان نەکرا کارکە بەڵکو پێویستی بەکاری ئەما بوو کولن خوێندنەوەیە کە بە ئیسلاح بتوانێت وەڵامدەرێکی ئەو هێنە بێت کە لەسەر مەسەلەی بە ئیسلاح بێژم خەباتی نەتەوایەتی گەلی کورد بەڕێز کاک سەعید فەرموودکە وەڵا من هەر هەوڵمدا ئەوە بەڵام بەهەرحاڵ ئەو دوو ڕەوایەتە دوو جووری جیاوازی دەبینن من باسی ئەوم کرد کوتم سۆڤێت دەوری هەبوو لەو مەسەلەیەدا یعنی لە دەوری دووەم کە پێشەوا دەگەڕێتەوە لە دیداری دووەم لە باقڕۆ بەسەراحەت پێی دەڵێن
وەویش خەڵک کۆ دەکاتەوە خۆ شتێکی شاراوە نییە بەس لە بەوانێ مابوونەوە باس دەکەن پێشەوە لە کۆبوونەوە دەڵە بەهەرحاڵ خەڵکی زۆر بانگ دەکات یعنی هەر نەجێک ئافریقان و خەڵکی احتیمالی پێ و سۆڤێتەکان لەو نێوە رازی نین باشترەوەی ئەمەوانێ بکەین لێرەدا ئەمە بەحث سیاسەت دەکەن ڕاستەکەی یعنی من پێم وایە ئەو بۆیش ئەو فاکتەم هێناوە کە زۆر گرینگە کە پێشەوە بچێتە لای ڕووسەکان لەگەڵ ئینگلیزەکان ویستیۆ کارێک بکاتەوە جێ دەکەی یعنی ئێمە لە وەزێکدا کە وەزاشان نەماوە و ئەرتەشێکی ڕووسیەی یا سۆڤێتی ئەو دەمی کە هیتلێری شکاندۆ لەوێدایە ئێمە گە سیاست دەکەین ئەمان بەهین نەگرین معلوم دەبێ بچین جۆزوانی مێشێنێ بکەین دەواقعدا خۆ قسە نییە بەڵام مهمەوەیە کە تۆ چۆن ئەو کارە دەکەیت و چۆن لە چوارچێوەی هاوکاری لەگەڵواندا ویستی خۆت دەبێت پێشە لە زۆربەی وتوێژەکان قازی زۆر شتی کەوان تیان سەپاندۆ قبولی نەکردو بۆ ئاگاداری هەمووتان بۆ بەڵگەنامەیە پرۆژەیەک بنی کوردستان لە بەرنامەی واندا نەبوو وەختێکی بڕیاریان داکە ئەو بەشەدەوە بەڵکو دانیش لە چوارچێوەی ئازەربایجان خود مختارێک بدەن بە کوردی بەڵام پرۆژەیە حزبی دموکراتی کوردستان کرد بوو بۆ ژێکا بوو بۆ حزبی دموکراتی کوردستان طبعا قازی کردی هیچ قسە دەوەی دانێتەوە جێ دەکەی وەختە لە سۆڤێت گەڕانەوە لەگەڵ خەڵکی قسەی کرد و بۆ قەناعەتە گەیشتن و غەیرە زەبیعی کە لە زیندان بۆ دەمی زەبیعی چون لە ڕێگای ورومێ جێرا بوو ئەوان دیکەی هەموو لەوێ بوون هەم هەر لەوێ بۆ هەم ئەوانەی لە ئیدارەی ناوەندی بوون هەموو بەشدار بوون خۆ شتێکی عەجیب و غەریب نییە و قەناعەتی پێناون کە ئێمە دەبێت حیزبێکی دیکە دروستکەین بۆ معنایە کە لەو دەرفەتە بخۆزینەوە ئەو دەرفەتێکی پێش هاتۆ ئەو دەرفەتەش ئەوەیە کە سۆڤێت بڕیاری داوە ئیتر شەڕتەوا بووە ئەگە بتوانێ و بەشێک لە ئێران جیاکاتەوە نەیگی بیکاتەی خۆی بەڵکو بیکاتە وڵاتێکی سەر بەخۆ و لەو پرۆسەدا هەوڵێوان ئەوە بووە کە بەجێ ئەوەی کە لە پەراوێزی ئازەربایجان بوون ئەو دەرفەتە بخۆزنەوە بۆ کورد کە ئەوەی جێی سرنجە ئەوەیە کە ئەوان دەڵێن حکوومەتی ئازەربایجان حکوومەتی ملی ئازەربایجان دەڵێن جەمهوری حکوومەتی جەمهوری کوردستان یعنی لە نێویشدا لە هەڵبژاردنەکە داوانەکە لەواقعدا سۆڤێتەکان بەسەریاندا داسەپا لەو کەینەبینەی کە ڕوویدا جا میکانیزمەکە دەوەیدایە من قسەم ئەوە بوو ینی زۆر بە کورتی ویستمەوە بڵم چون بەحسە زۆر دوور درێژە هۆکارەکەەوە نەبوو چون کۆمەڵە کێشەی هەبوو باشە مەسەڵەن ئیسلامی بوو کۆمەڵ ئیسلامی نەبوو ئەوە ڕاست نییە زەنجەوە خوێندنەوە واقعە کۆمەڵە داخراو بوو کۆمەڵە تازە هات بۆ دەرێکاکە شانۆی دایکی نیشتمانی 2 مانگان لەسەر ساحنە ئیجرا کرد بوو کۆمەڵە دیکە خۆ من تۆ نەمان دەکرد ڕاستە بە قەولی مامۆستای من شانۆی دایکی نیشتمان زۆر بەسیط بوو بەڵام هەزاران خەڵک هاتن پێیان لێ دەکرد لە کوردستانی عێراق دەفتەری کردبوو بەنابەری داخراو نەبوو وی لە هەراوی خەڵک ئەوانەی کە نەمر کاکەمی پرۆفسۆر ئەمیر حەسەنپور یا دەمشیران مستەفا کە هەمووی گەمە و پیلانی سۆڤێت دەبینن پێچەوانەکەی دروستە دەکەی سۆڤێت ڕاستە خۆ نەبوو ئازادەکان نەبووەوە خۆ بۆمەی نەکردو بۆ خۆی دەکات بەڵام لەو لۆجیکە حاڵی بووە ئێوە سیر بکەن ئێمە دوای ئەو هەموو ئەزمونەی کۆماری محسن دزەی 3 بەرگی کتێب نووسیوە کاک شاریە لە نخنەی 75 دەڵێ لەگەڵ مەلا مستەفا دەڵێ ئێمە گەورەترین هەڵەمان ئەوە بوو کە مەسەلەی کەرکووکمان بەراپرسی واگوزار کرد هیچ کەس ئێوە لە قسەی محسن دزەیە لە بیرەوەرەکان هیچ کەسێک شتیوان ناکرد باشە لێ باشە ئێمە دوای ئەو هەمووی کە هاتین طبعا من قسەمەوە لە 2003 پاشۆی ئەمریکا تو عێراقێت و وەک کورد ناتوانانی ئەمریکا بەهین نەگری سیاسە دەوەیێت دەکەی بەڵام ئەو زۆر فەرقیە لەگەڵەوەی کە تۆ ئەمریکا بەهین بگری بێی بۆی عێراق و بەغدا دروستکەیەوە و حتا بەدەستی خۆت نەوشیان مستەفایەکێک لەوان بوو مام دیلالێکێک لەوان بوو بەدەستی خۆت ئەو مەسئلەی کە ئەزمونەکەی پێشوش نیشاندا بوو کارێک کە پێشەوە قەتی نەکردو پێشەوە کە بووە سەرۆک چەلێکی دیکە ڕووسەکان پێیان دەڵم بڕۆن چێشتی مجێر بخێنەوە پێشەوە دێخران دەکاتەوە دەڵە وایان کتۆ وەی ئێوە چێتەوەن قبول ناکرد پێیان دەڵە قبول ناکرد پێتان خۆتان هەممان بکوژن یعنی دەڵە ئەمگۆ دەبێ ژەکاف هەڵبەشێنەوە و حیزبی توودە سازکەن یعنی ڕێکخراوی ئالەتی حیزبی تو لە مکریان ساز بەڵام مشتیوان ناکەن چون فەرمان بە حیزبی تودەوەنی مەبەستنەوەیە لێرەدا فەرقەیە بینی پاشەکشێکی تاکتیکی لەگەڵ پاشەکشێکی ئیستراتێژیک
پێشەوە وەک سیاست مەدارێک بەڕاستی بوو پێشەوە کەسایکی زۆر بێوێنەیە لە مێژوێمەدا دەرایەتەوەی بەڕاستی هەنێ بەخاتیەوە نیە کە ئینگۆ حزبی دموکرات بۆ یای مکریانی بۆ دا هەڵسەنگانی هەموو کەسایەتیانە پێشەوە دەگمەنە دەبێت بەڕاست کەسایەتی پێشەوە لەوانیکە جیاکەنەوە هەم شارەزایی لە سیاست بە هەم فەداکاری و هەمیش ئەو سۆندەی کە خوێنمەوە هەرەوەی کردی بەڕاستی ینی بۆ واتایەکی زۆر ئەوەی کرد من قسەکەم ئەوە بوو ئەگەر لەو گواستنەوەدا مەسئلەکە خواستنەوەی دەرفەتێ بوو کە لە 24 ڕەخەری بوو پێک دەهات خواستنەوەی ئەو دەرفەتەوە بوو کە تۆ دەستەڵات بەدەست بکەیت وەختە دەستەڵاتەکە فقط لە ناوچەی زۆنی مکریانە لەو ناوچەیە تۆ دەستەڵات لە بەقێ نیتە و ئەو ناوچێش بۆ ئاگاداریتان ناوچەیەکی زۆر پرچێشەی کوردە ئێمارەتی مکریان ئەو بەحسی زۆر دوور درێژێت نامێت دۆستەتان بێت ئێمارەتی مکریان یەکی لە ئاڵۆسترین ئێمارەتەکانی کوردە لە سەدەی چاردەڕا 5 عەشیرەتی زۆر بە دەستەڵاتی کورد لەو ناوچەیەدا مەیدانی گۆڕەپانی 3 ئیمپراتۆری گەورەیە یعنی ڕووس عوسمانی و سەفەوی و قاجار ئەوە عەشیرەتانە هەر کامی لەسەر بەرژەوەندی خۆیان دەگەڵێکێک لەو ئیمپراتۆرانە دژی یەکتردوانێکن لە هیچێک لە عێمارەتەکانی کورد ئەو تایبەتمەندی نیە بەلاخرە عایلەیەک بنەماڵەیەک ئەردەڵانە نازان بابانە کێیە زاڵە بەسەر عێمارەتەکەدا عایلەکانی دیکە لە ژێر هێژمەنی وانوانێک دەکەن بۆیش عێمارەتەکەی بەڵام لە عێمارەتی مکرێن تۆ لە ناوچێکی ئاوە ئاڵۆزدا تۆجێ دەکەی و بە سیستمێکی دەرەبەگاتی و بۆ دەسەڵاتی کەوان هەیەە دەتوێت دەسەڵات بگری تەبیعیە ئەوەی دەڵام حیزبیان کردە خێڵەکی ئەوە نەبوو بەڵام پێش ئەوە ژێکا ڕێگای کردبووە ئەوەکان داتنەوە حیزب ڕاست داتنەوە جێکافی پێشتر نەیدێش بەڵام کردبووە چوندە یعنی میکانیزمەکە دەوەیدا بەرەو دەسەڵات دەڕۆیشتن و لەوەی حاڵی بوون لە سیستمێکی دەرەبگایتەوە بەڵام ئەوەی کە جێی سرنجە ئەوەیەکە فەلسەفە و فکری ژێکاف لە مەکینە حیزبی دموکرات دەماوەتەوە ڕاستە مەلا حوسێنی مەجدی بابا شێخ بابەوانێک شت دەنووسن و دژیوانێکدن بەڵام هێ منە هەژارە سەر دەبی ڕۆژنامەی کوردستانە ئەوانە شتیکە دەنووسن یعنی نەوەیەک بە شێوازە بۆ بۆی دەڵم ئێرادەچی نەتەواتی دروست کردو قازی بۆ خۆی بۆتە ئێرادەچی نەتەوات میکانیزمەکە دەوەیدایە من پێم وایە پێویست بوو ئەم گۆڕانکارێت لە ڕووی حەدەسە ڕۆژات بوو وە گرنگەکەش دەوەدا بوو پەیوەندی دەسەڵات نێو زێکافی بەتایبەت کە قازی بۆتە سەرۆکی زێکافی ڕێگایەوە خۆش کرد کۆمەڵیان هەڵ نەوەشاندنەوە یان کەسیشی دیگە خۆیان هەڵوەشاندەوە بە قەناعەتی قازی محەممەدی و پێی وا بۆم هەڵوەشاندنەوە و شتێکی بنێ حیزبی دموکرات لەسەر بەرد بناغی کۆمەڵی ژێکاف هیچ عیب و عارێکی نیە بە نەزەری میش نییە چون کۆمەڵی ژێکاف خودی وەک کۆمەڵە حاڵەتێکی تایبەتی هەبوو بۆیشە من ئەو پارادۆکساوە من لە جێی حیزبی دموکراتی کوردستان بم 25 گەلاوێژی 78 ساڵەی دەگەن زانین بۆ ینی وەختی تاریخی ژێکافی بێ خۆت دەزانی بۆ 3 ساڵەکەی داقەتزێنی ینی بەڕاستی دەڵم ینی چون ئەمە مێژووی بەهەڵەوەی بەڵام ئەو ژێکافەی کە لە ڕەوتێکدا لە گروپێکی ڕووناکبیری کە زۆرتر کاری فکری دەکرد کاری وشیارکردنەوەی دەکردنەوەکەشی بۆ خۆیە ژیانەوەی کورد خەریکە دەبرێت دەیانێ بیژێنەوە دەچێت دەبێتە حیزبێکی سیاسی و تۆ تەمەشا بکە مەسەڵەن لە راپۆرتەکەی زەبیحی بۆ کۆمیسیۆری سۆڤێت لە تەورێزە لەسەر هەرە و پەیمانی سێسون تەمەشا بکە دەڵێ بە چ دەلی ئەمەش دەکەڵان ڕێک نەکردن جوان سەر بە ئینگلیسی بڕۆن خۆ نووساوم ئەفراسیانەوانەی هەموو کۆ کردوتەوە بە کوردی بڵاو بووتەوە لێرەدا ینی ئەمانە هەموو پێش قازینا قازی دوایە دێتن نێوبانێک بەڵام ئەم گۆڕانکاریکران بۆیە من لە ژێکافی سیستانی 23 بوولاەوە بۆ حیزبی هیچ فەرقێک نابینم بەڵام ڕاستە لە ڕاهبەری حیزبی دموکراتی کە دوای ساز دەبێت هەدایە لە ژێکافەکان نەماون بەخۆی ئەوەی کە گەنجن و لەو منتەقەی جیاون دۆش تەبیعی عەجیب و غەریبیش نیە بەڕێز کاک سەعیدی شەم زۆر سپاسی جەنابتانەکە کە ئەوا بوو ئەتوانین ئەو نەتیجە گیری بکەین ئەوەت بۆ ئەو سەردەمها باسی سە ناکەین بۆ ئەو سەردەم بڵێن سیاسەتەکانی ئەو کاتەی جیهانی و منتەقەی ئەگەر لە یەک بێنەوە پێشەوە قازی محەممەد سیاسەتێکی دروستی بە قازان جوگەەوەی باشە غێرەزەوە چ مەسەن لەکدانەیەگەمە دەتوانین بکەین لەو وەزعی کە کورد تێدا بوو ینی تۆ ئێستێش کە ئێستەیە ئەمە 100 ساڵە خەریکی من سەدەمی مۆدەرنەکە دەڵام بە کاک
ئەربوز نامێ بڵم 2500 ساڵە منەتەوەی مەبەست لەو دەکە ئێمە 100 ساڵە لە 1970ەوە خەریکینی دوایە ینی پاش کۆتایی شەڕ یەکەمی جیهان تا ئێستا 100 ساڵە 100 شتێکە هەمانە ئەو کۆمارە و 11 مانگەیە ئەو لەبەر خاطرەوەتم زۆر جارێ بوو مەسەڵەن تواشاکەی لە داخی ئەوەی کە دژایەتی حزب بکرێت ئەمانە مەسەڵەن هەندێک دەستەواژە هەندێک کەلیمات بەکارهێنن بەبێ ئەوەی کە تەنانەت سەرنج بدەنە ئەو شتەکە ئەو مێژووە مێژوویەکی نەتەوەییە و پەیوەندی بە تاکێک یا دکتۆر سەعید یا شاهریارە لێ بەڵکو افتخارێکی نەتەوەیەوە هەموو نەتەوەی کرد کاک سەعید ببورن هەر لەو تارەش نووسیم زۆر بەنەزەیم جێ شەرمە بۆ خەتابشم بە پێکەکەی بوو کە تۆ جێکافەکانم ئاڵای دەکەن ئاڵای کۆماری کوردستان کە ئاڵای باکوورە بەڵام ئەوانە لە حاشا لێ دەکەن زای چۆنە ینی تۆ ینی ڕابردووی ئەم ئاڵا چاکە خراپ من کارم بەوەی نییە بەڵام بۆژ بەڕاستی جێکافەکان دەستەیەکی نەتەوایەتی بووم معنای واقعی کەلیمە قازیش دیزانی قازی ناسین ئەوانیان بوو دەناسین بەڵام خۆ قازی ئاستی قازی یا پێشەوە لە ئاستێکی دیکەدا وەک سیاسەتمەدارێکی وەرزیدەتر لەوە ئەوان زۆربیان گەنج بوون ڕۆمانتیک بوون پۆپۆلیز بوون کەمێک ئەوانیان تێدا بۆ قازی سیاسەتمەداری چوون بەڵام بێگومان ئەگە هاوڕێیان قسەیەکیانەیە خۆش جۆم دێ بێگەر هاوڕێ هەر پرسیارەکان خۆم کاک سەعید بەڵام من باشە نانە مەنزوم هاوڕیانی کەش یەک پرسیار هەموو بەڵام چەند نەفەر 9 نەفەر لەجوورەکەی نا ئەمە لەم بەرنامەکەمان ڕاستەوخۆ بۆ فەیسبوک و باقی هینەکانی تر باش دایڤ لەسەر خەتیر ئیشارەتان بە مەسەلەی کۆمونی پاریس کرد لە ناو خۆمان کووردا زۆر جار هەیە وەخت دەژین کۆماری مەهاباد زۆر کەس پێی قەڵسە بێت بەڵام وەکو تاشا بکەی ئەو گەورەترین دەستکەوتە مێژویە کە هەر بە ناوی کۆمۆنی پاریس مەشهورە خۆ ناژن کۆمۆنی فەڕەنسا وتنی ئەو کەلیمە لە ڕوانگەی جەنابتەوە هیچ شکاڵێکی مەسەڵەن هەر بێژن مەسەڵ کۆماری مەهاباد یا کۆماری کوردستان هەرچەند کرد لەوانەیە کۆماری کوردستان لەباری هینەکۆ بۆ هەستە ناسیۆنالیزم بەڵام هیچ شکاڵێکیە لازم هیچ شکالی نییە زانین بۆچی ئەتو ئەنگۆ لە ئەڵمانن و ئەتو لە ئەڵمانی وایە ئێمە کۆمارێکمانەیە بنێ کۆماری وایمار مەبەست لە کۆماری وایمار کۆماری ئەڵمانە لە دوای شەڕ یەکەمی جیهانی پاشەوە قەیسەر دەڕووقێ کۆمار دروست دەکەن بەڵام چونکی لە شاری وەیمار ئەو سوسیال دموکراتەکان کە سەرۆکایەتیان دەکەن کۆبوونەوە و کۆنگرەکە لەوێ دەگرن بە لەم مێژوویە تا هیتلێر بەسلاف دەسەڵات قبزە دەکات بنی کۆماری لەو دمیرە یعنی ئەو بۆ معنانێ کۆماری ئاڵمان نیە زین چۆنە بەهەرحاڵ شاری مەهاباد پایتەخت و مەرکەزی و کۆمارە بوو بەڕێی من ئەمە هیچ عیبێکی نیە هەم بڵێ کۆماری کوردستان هەم بڵێ کۆماری مەهاباد بەڵام خۆب دروستەکەی ئەوە چون بۆ خۆیان نێوی جەمهوری کوردستانیان بەکارهێناوە نێو ئەسڵەکەی هەرەوە بۆ هەر دروستەوەی وەک داکمەنەوەی بەکاربێنێ بەڵام ئەم دژایەتی من لەسەر ناوی مەهاباد لێرە لێ حاڵی نی مەسەن بڵند کەمی دەکەنەوە طبعاً لە باری سیاسیەوە دەزانم فارسەکان دایانەوە بڵێنەوە فقط لە شارێکی چکۆلە بوو هیچ نەبوو ئەوە ڕاستە بەڵام لە هەمان کاتدا بەهەرحاڵ ئەم شارە چاگەیا خراپ بنی مەهاباد ناوەند و پایتەختی و جمهوریە کوردستانە بوو کە سازیان کرد نا من لەباری مێتۆدۆلۆژی ئاکاردیکەوە بە نظری من ئەو ئێرادانە وارد نیم بەڵام لەباری سیاسیەوە پێمە قابلی دەرکە بەلاخرە ناسیۆن جوڵانەوەی ئێمە تووشی وەزعێکی زۆر تایبەتەوە بەهەرحاڵ هیوادارم ئەو قسانەی کاگەر بورزش کردی ئێمە ڕۆژێ بەوە بگەین ئێران سازکەین بەڵام ڕاستەکەی دەوێ ئەمە زۆرتر لەگەڵ نەزەراتی کاگ عرفانی وانێک بوون کە قسەی کرد زۆر ئەستەمی دەبینمە بتوانین بە ئێرانی ڕێککەوین لەگەڵەوە برادرانە چون بەسلا ناتەبایەکی زۆر سێر و سەمەرە لە ڕیشەی فکریواندا هەیە ینی لە ڕیشەی فکریواندا سەقامگیر بۆ بە من جزوێشم هەیە بە قەولی ئێرانێکی کوردیت هەرە و بەحسم کردو باها دلیلی شێرەوەیە کە هەل لە دەستپێکەی لە حکوومەتی ملی ئازەربایجان و جمهوری کوردستانەوە ئەم شتە ساز بۆ بۆمان و میلاد ماوەتەوە بۆوان و بۆ ئێمەش یەک دنیا مەمنون بەڕێز کاگەل بەرز ڕۆینتەن ئەندامی ناوەندی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی لەگەڕێمە لای جەنابتان ئیشارەتان بە گەڵاڵەیە کرد کە بە ناوی گەڵاڵەی ئازادی ڕادەربڕین و پەسەندکردنی مەبەست شتێکی تازە بوو یا هەر هینەکانی کۆنگرەی ئەگەر لەو بارە تکای ڕوونکردنەوەیە کە
مەبەستان لەو گەڵاڵەی پەسەندکردنی گەڵاڵەیەک بەناو دەربڕنی ئازادی بین و ڕا فەرموتکای کاگا. من سەرەتا زۆر سپاسی دکتۆر دەکەم، پێم خۆشە دوو چەند وشەیەک لەسەرەوە بڵم. کۆمەڵەی ژێکاف گرنگیەکی یەکجار زۆری هەیە لە بەرنامەیەکیش کە چەند ڕۆژ پێشتر لە تیشکدا باس کرا. من زیاتر جەختم لەسەر ئەوە کردەوە کە بیری نەتەوەیی حزبی دموکرات لە کۆمەڵەی ژێکافەوە ڕیشەی گرتووە هاتووە، بەڵام ئەوەی کە ئێمە تەنیا لە چوارچێوەی خۆماندا یا با بڵێن سیاست نەکەین، بەڵکو زۆر فاکتەری دیکەی دەرەکی کاریگەری تێدا هەبووە و گۆڕانکاری دروست دەبێت، ئەو دەمی گۆڕانکاری ممکنە دروست بێت. بابەتێکی دیکە بابەتی با بڵێن گوتاری سیاسیە. گوتاری سیاسی زۆر جار لە دۆخێکی وا دێتە ئاراوە کە فاکتەری سیاسی ئەو کاتە تێیدا کاریگەرە. جا بۆیە حتا ئەگەر ئەوە دەتوانین وەکو تاکتیکێکیش سیر بکەین، ئەگەر با بڵێن بەشێک لە ئەستراتیژیش نەبێت یان بەشێک لەوە نەبێت کە لە نێوەڕۆکی سیاسەتی ئەو کاتدا هەبووە، بەڵام بەهۆی بە حکمی ئەوەی کە مەسەلەن لە دۆخێکی تایبەت وەکو گوتارێکی سیاسی ئەو کات باسکراوە شیکردنەوەی بۆ دەکرێت. بەڵام ئەوەی کە دکتۆرش زۆر بە باشی ئاماژەی پێدا، کۆماری کوردستان کۆمارێکی نەتەوەیی کە ئیرادەی نەتەوەیی کوردی دەرخست. هەر یەکێک لەو هۆکارانەی کە دوای ئەوەی کە فەرقەی ئازەربایجان حتا بۆ ماوەیە کە ڕێبەرانی ئەو فەرقەیە لە یەکێتی سۆڤیەت رادیۆ و سیاسەتی خۆشیان بەردەوام کرد، بەڵام دوایێ ئەسەرێک لەوان نەما بۆ بەردەوامی سیاست. بەڵام حیزبی دموکرات دوای 75 ساڵ لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامە دەگەڕێتەوە بۆ وردبینی سیاسی قازی محەمەدوو و پێشەوەی نەمە قازی محەمەدوو و هەروەها ئەو کردەوە سیاسی کە ئەو کات بە لێهاتووی کردووە بۆ ئەوەی زۆرترین کەڵک لەو دەرفەتەی کە وجودی هەبووە وەرگێت و ئەوە تا بە ئێستاش بەردەوامە. و من لەو باوەڕەدام کە بیری نەتەوەیی حزبی دموکرات کە تا بە ئێستاش بەردەوامە خۆی ڕیشەکانی لە کۆمەڵەی ژێکاف دەبینێتەوە، کەواتە تەنیا کۆمەڵەی ژێکاف بۆ حزبی دموکرات کە گۆڕدرات تەنیا ئەوە نەبوو کە نێوێک عوض بدیان بنەمای تشکیلاتیەکەی تا حدێک بگۆڕدرێت یان شتێکی دیکە بێت، بەڵکو گواستنەوەی ئەو بیری نەتەوەییە تا ئێستا هەبووە. بەنسبەت ئەو پرسیارەی کە کردتان، بێگومان لە بەرنامە ئەساسنامە ئێمەدا ئەو خاڵانە هەمویان بە تەفسیلی هاتوون، بەڵام ئێمە بەو گەڵاڵەیە لە چوارچێوەی بەرنامە ئەساسنامەی کە هەمانە چونکو ئەوانەی کە پەسەندکراوی ناوەندی سیاسین دەبێت لە چوارچێوەی بەرنامە ئەساسنامە دابن، لە چوارچێوەی بەرنامە ئەساسنامەدا لە چوارچێوەیەکی ڕێکخراو ڕێساییتر گرنگی بەو باسە دەدات. ئەوە بۆ ئەوەیە کە ئێمە وێڕای هەبوونی ئازادی ڕادەربڕین لە چوارچێوەی هەندێک یاساڕێک بخەین بۆ ئەوەی کە کەڵکی زیاتر لەو ئازادیە وەرگرین بۆ ئەوەی خۆمان بەرەو پێش بەرین، بەڵام ئەوە دەبێت لە چوارچێوەیەکی یاسایەکی ڕێکخراو دەبێت کە لەو گەڵاڵەدا بەو شێوەیە پەسەندکراوە کە ئەو لایەنانەی پێ دابین بکرێت. یعنی شتێکی نوێ نییە، چونکو ناوەندی سیاسی ناتوانێت شتێکی لە دەرەوەی بەرنامە ئەساسنامەدا پەسەند بکات، بەڵام گەڵاڵەیەکە کە دەتوانێت تیشک بخاتە سەر ئەو یاسا و ڕێسانەی کە لەلایەن ناوەندی سیاسی وەکو ئاینامە دەردەچن بۆ ئەوەی کە وێرای زامنکردنی بواری ئازادی ڕادەربڕین کە لە بەرنامە ئەساسنامەی حیزبدا هەیە بە یاسا و ڕێساش ڕەکیب بکات. بەڕێز کاک ئەلبەرزی ڕووینکەر ئەندامی ناوەندی سیاسی حیزبی دموکراتی کوردستان ئیران زۆر سپاس دەکەم. تکایە ئێمە کاتمان نەماوە، کاتەکەمان تەواو بووە. ئەگەر فەرمایشێکتانەیە کاک ئەلبەرز ئاخرین قسەتان بفەرمووت. من دیسان ئەو یادە پیرۆز دەکەم بە هیوای ئەوەی کە لە ساڵی داهاتوودا ئێمە لە کوردستانی خۆماندا ئەو یادانە پیرۆز بکەین. زۆر سپاسی ئێوە دەکەم جێی خۆیەتی
سپاس و پێزانینمان هەبێت بۆ ئەو هەوڵانەی ئێوە کە بە شێوەیەکی پێشکەوتووانە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا بەتایبەتی لە یادی 75 ساڵەدا ئەرکوماندبوونتان کێشەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زانستی باس لە مێژووی سیاسەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بکرێت کە جێگەی ڕێز و پێزانین و هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاترشتان بۆ دەخوازم. هەروە سپاسی کەک دکتۆر سەعید دەکەم بۆ ئەو بابەتە بە پێزدەیان کە پێشکەشیان کردو و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم. زۆر سپاس بۆ جەنابی شتیەک دنیا مەمنون بەڕێز کاک دکتۆر سەعیدی شەم مامۆستای زانکۆ بەرنامەکەمان تەواو بە حەزمانە کرد زۆرتر لە خزمەت تابین هەر فەرمایشێکتانێت تکایە پێمان خۆشە بە کورتی گوێبیستی جەنابت بین و لە دوای ئەوە هاوڕێ بەڕێز و تێکۆشەرم بەرپرسی ڕێکخستنی گشتی دەرەوەی وڵات کاکاو عەبداڵی لە ژوورەکەیە پەیامێکی کورتی هەیە لەبەر هاتنەوەی کە ئەم شەو ئاخرین ویبینارمانە بێت و ئەویش لە خزمەتتانە بێت. بەڕێز کاک سەعید فەرمووتکە. وەڵا هیوادارم سەرکەوتم و سپاس کە منتان بانگ کرد دیسان منیش پێزبایتان لێ دەکەم بۆ 75مین ساڵی ساڵگەری حیزبی دامەزرانی حیزب بوو و زۆر سپاس بۆ میوانداریتان و بێگومان ڕابردووی ئێمە وەکات نەتەوەیەکی دیکە پێویستی بە خوێندنەوەی جیاواز هەیە و ئێمە قەت لە خوێندنەوەی جیاواز لە ڕابردوومان نەفەقەت زەرەر ناکەین بەڵکو قازان دەکەین میوادان بتوانین لە داهاتووشدا لەسەر ئەو ڕابردوو پێکەمەوە و توێژمانە. زۆر سپاس بۆیە. بەڕێز کاک دکتۆر سەعیدی شەمس زۆر سپاسی جەنابتانەکەم. هاوڕێی خۆشەویستم بەڕێز کاک کاوە عەبداڵی بەرپرسی گشتی ڕێکخستنی دەرەوەی وڵات تکایە فەرمووی. کاکتێژان سپاسی جەنابت دەکەم بەدەتا دەستتاوت خۆش بێ و ماندوو نەبی. دەنگ تەواوە؟ بەڵێ دەنگ زۆر باشە. خوشکوبرانی بەڕێز هاوڕێیانی زۆر خۆشەویستم لە هەموو کۆمیتەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات ئەندامان و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران سڵاوتان پێشکەش بێ ئەم کاتتان باش و ماندوو نەبن. سەرەتا من پێم خۆش بوو ڕێز و سڵاوی خۆم بنێرم لە خزمەت ئەم دوو میوانە خۆشەویستەی کە ئەم شۆ لە بەرنامەکەماندا بەشداریان کرد کاگە ئەلبورس ڕۆینتەن ئەندامی ناوەندی سیاسی و هەروەها دکتۆری خۆشەویستمان کاک دکتۆر سەعیدی شەمس لەگەڵەوەی کە بەداخەوە من جۆبیسی هەموو بەرنامەکەی ئەم دوو عەزیزە نەبووم بەڵام بەڕاستی بەشداری وەها کەسایەتیەک چ لە سەتحی ڕێبەری حیزبدا و چه کەسایەتی ئاکادێمیک کە لەم شەوانەدا بەشداری بەرنامەکەمان بوون جێ ڕەزامەندی هەموو ئەندامان و لایەنگرانی حیزبی بووە و هیوادارم هەموو هاوڕێیانە هەروە سەرکەوتوو سەربەرز بن. هاوڕێیان بەڕێز هەروەک ئاگادارن ئێمە لە ڕێکەوتی 9/8/2020ەوە هەتا ئەم شۆکە لە خزمەتاندا بووین بە ماوەی 10 شەو وێبینارمان پێکێنا و ئەم وێبینارانە بەخۆشیەوە هەمویان سەرکەوتووانە کاری خۆیان بە کۆتایی گەیاند و توانیمان لە ماوەی ئەم دەشەوەدا باسێک لە دەریای گەورەی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بکەین. هەروەک فەرمودەکانی ئەم مامۆستایە بەڕێزانەمان کە لەم چەند شەوەدا باسییان کرد باسەکان ئەوەندە قوڵن و ئەوەندە قسە هەڵدەگرن کە ئەگەر جێی هەبا ساعەتهای دیکەش دەیانتوانی قسەی لەسەر بکەن. بەڵام بەرحاڵ ماوەکەی ئێمە کورت بوو و هەرەوەندەی کە توانیمان لە خزمەتیان دابین و بە باسێکی کورت بەڵام باسێکی پوخت لەسەر بابەتێک کە بۆ ئەم عەزیزانە دیاریکرا بوو باسەکەی خۆیان پێشکەش کرد. ئێمە هەموو ساڵە دیارە لە کاتێکە بۆ نەفەرمیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانمان هەبووە کۆمیتەکانی حیزبی دموکرات لە دەرەوەی وڵات بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەرنامەی خۆیان بەڕێوە بردووە. بەڵام هەروەک ئاگادارن ئەم ساڵ بەهۆی پەتای کۆڕۆنا کە هەموو دنیای داگرتووە چالاکیەکانی فیزیکی ئەمەش زۆر لە ئاستێکی کەمدا لە سەرەتادا بەڕێوە چووە دواتر مەجبور بۆ بووین کە هەموو چالاکیەکانی حزوریمان وە دوا بخەین بۆی کە سڵامەتی ئەندامانی حیزبی بۆ ئێمە وەک هەموو حیزب و ڕێکخراوێکی دیکە گرنگ بوو.
لە کوردستانیش سەر ڕاوێکی ئێمە پەیوەندێکی ڕاستەوخۆمان لەگەڵ هاوڕێیانی ڕێبەریمان لە کوردستان هەبوو باس لەوە دەکرا کە ئێمە بتوانین بە چه شێوەیەک ئێستا کە مەسەلەی کۆڕۆنا دەگۆڕدایە بتوانین بەرنامەی باشترمان هەبێ کە هەموو ئەندامان و لایەنگرانی حیزبی لە دەوری یەکتر کۆ بکەینەوە بە باسێکی باش و جوان لەسەر دامەزرانی حیزب و ئەوە بوو کە ئەم هەیئەتێکە لە کوردستان دیارە لە لایەن ڕێبەری حیزبەوە هەیئەتێک بە نێوی هەیئەتی بەڕێوەبەری یادی 75 ساڵەی دامەزرانی حیزب پێکات و دوای دانیشتنمان لەگەڵ ئەم هەیئەتە ئەرکی بەڕێوەبردننی دەبێ بیناری سیاسی تەشکیلاتیان بەڕێخستنی دەرەوەی وڵات ئەسپارت هەروەک ئەرزمکردن لەم چەند شەوەدا ئێمە لە خزمەتاندا بووین. من ئەو شۆ پێم خۆش بوو بە نوێنەرایەتی لەم هەیئەتە کە نوێنەرایەتێکیان داوە بە من کە بتوانم لە خزمەتاندا بم و هەروەها بە نوێنەرایەتی لە ڕێخستنی دەرەوەی وڵات سپاسی یەک لەو ئازیزانە بکەم کە هەم لە ئەندامانی ڕێبەری هەم لەو مامۆستا هێژایانەی کە لە دەرەوەی وڵات بەشداری وێبینارێکمان بوون سپاسیان بکەم. دەست و چاوتان خۆش پێ و ماندوو نەبن هەر بمێنن ئینشاڵڵا بۆ نەتەوەی کورد بۆ داهاتوویەکی ڕوون. لەو ماوەیدا هەموو کۆمیتەکانمان بەو پەڕی دڵسۆزیەوە هاوکاریان کردین. سپاسی یەکی کۆمیتەکانی حیزبیمان دەکەین بەرپرسانی کۆمیتەکان و هەروەک من لە هەموو شەودا کە بە سڵاوێکی ئەگەر و چکۆڵە بەڵام گەرم هاتمە خزمەتان سپاسی هەموو ئەندامانی حیزبی لە وڵاتەکانم کرد وەجێ خۆیەتی ئەم شۆش دووبارە سپاسی کۆمیتەی نۆروێژ سپاسی بەرپرسی کۆمیتەی نۆروێژ کاکاباسی نامی و هەروەها ئەندامانی بەڕێوەبەری کۆمیتەی نۆروێژ و سەرجەم ئەندامانی حیزب و لایەنگرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی نۆروێژ بکەم کە لەم بەرنامەی ئەم شۆدا بەشداریان کرد. دیارە ڕادەی بەشداربووان هەوڕیان من لێرەدا بیستم کە کاک دکتۆر سعید فەرمووی تعدادەکەمان لێرە کەمە دەتوانەوە دیکەش قسە بکەن بەڵام ئێمە هەر بۆ ئاگاداری باقی هەوڕیانی دیکەشمان ئەم بەرنامەیە چونکە بە شێوەی ڕاستەوخۆ هاوکات لە فەیسبوک بڵاو دەبووە بۆیە بینەرەکانی ئێمە لە هەموو هەم دەرەوەی وڵات و هەم لە ناوخۆدا بینەرمان هەبووە بیسەرمان هەبووە و بەرنامەکانیان بینیوە بۆیە ڕادەی بەشداربووان زۆر زیاترە لەم تعدادەی کە لە ژووری زوم یا لە ژووری وەبینارەکە بەرچاو دەهات. بۆیە هەر لە ڕگای ئەم وێبینارەوە سپاس دەکەم لە یەکی ئەندامان و لایەنگرانی حیزب لە دەرەوەی وڵات و هەروەها لە ناوخۆدا لە باشووری کوردستان لە هەر جێگایەکدا کە بینەر و بیسەری ئەم بەرنامەی ئێمە بوون پڕ بەدڵ سپاسیان دەکەم و هیوادارم کە لە داهاتوویەکی نزیکدا ئەمە بوو بە تاقیکارێک بۆ ئێمە کە بتوانین بە شێوەی وێبینار لە خزمەت و دابین لەگەڵەوەی کە من بەش بە حاڵی خۆم لەو ماوەیدا ئەوەندەم کە کەڵک لە وێبینارەکان وەرگرت و شتیان لێ فێر بووم پێم وا بێ ئەگەر کو بە شێوەی حزوریش سەمینارمان گرتبا ڕەنگە یا هەر بەو ئەندازەی یا دەنا وێبینارەکانمان تەنانەت کەڵکی زیاتریشمان لێ وەرگرت چون هەموو کەس بە شوێنەیی لە ماڵە خۆی دانیشت و جۆبیس و بینەری بەرنامەکان من پێم وا بێ ئەم شێوە بەرنامەمان لە داهاتووشدا دووبارە بە شێوەیەکی دیکە دووبارە ئیدامە دەدەینەوە خزمەتان بە باس و بەرنامەی تایبەت لە کەڵک وەرگرتن لە مامۆستایانی ئازیزمان کە لەم دەورۆژدا زەحمەتمان داون ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکیشدا دووبارە پەیوەندیان لەگەڵ دەگرینەوە بۆ بەرنامەکانی داهاتوومان وەک ڕێکخستنی دەرەوەی وڵات ئەمجار بەرنامە پێک دێنین کە هیوادارین هەموو ئەندامانی حیزبی و لایەنگرانی حیزبی وەک ئەم جارە چۆن پشتیوانمان بوون جارێکی دیکەش بە پشتیوانی خۆیان بسەرمێنن کە ئێمە هەموو نەوەکانی قازی محەممەدی نەمرین و هەمومان بۆ یەک ئامانج تێکۆشانمان هەیە و هیوادارین لە داهاتوویەکی نزیکدا بەرەو کوردستانێکی ئازاد بچین بەرەو ئێرانێکی دموکرات بچین هەرچەند وەک مامۆستایانی بەڕێزمان باسییان کرد ڕەنگە هەبوونی ئێرانێکی دموکراسی لە ئێران و ئێرانێکی دموکرات ئەوە بە تەنیا بەس نەبێ بۆی کە بتوانن مافی چارەنووسی کورد لە ئێرانی داهاتوودا دەستەبەر بێ. بەڵام بەحاڵ هیوامان هەر سەرکەوتنتانە هاوڕانی بەڕێزم من زۆر کاتان ناگرم جارێکی دیکە سپاسی یەکێکەوە عزیزان و خۆشەویستانم دەکەم سپاسێکی زۆر تایبەتی هاوڕێیان من پێم وا بێ ئەم جار نوێنەرایەتی هەموو ئێوەی بەڕێزیش وەردەگرم
و بە نوێنەرایەتیەوە سپاسی کاک شەهریار نەخشبەندی دەکەم کە بەڕاستی لە ماوەی ئەم دەشەوەدا ڕۆژ و شەو لە حەولی پێکهێنان و بەڕێوەبردننی ئەم وێبینارەدا بووە. پڕبەدڵ سپاسی جەنابیان دەکەم و هیوادارم لە ژیانی بنەماڵەیی و حیزبیدا هەمیشە هەروە سەرکەوتوو بن. زیاتر لەوە وەختان ناگرم هاوڕێیان بژی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بژی کورد خواتان لەگەڵ سەرچاوان. بەڕێز کاکاوەی عەبداڵی زۆر زۆر سپاسی جەنابتان دەکەم، زۆر سپاسی بەڕێز کاک ئەلبرز، بەڕێز کاک دکتۆر سەعید دەکەم، زۆر سپاسی هاوڕێیانی کۆمیتەی نۆرۆژ تەواوی ئەو خوشک و برایانەی کە لە هەر کوێنێکی ئەم دنیا گوێبیستی ئێمە بوون و لەگەڵمان بوون. پڕبەدڵ سپاسدانەکەین، نەدەبەخشین نە لە بیر یەکەین. 28 گەلاوێژ ئەو جەنایەتەی کە کۆماری تەرۆریستی ئیسلامی ئێران بەرامبەر بە گەلی کورد لە مێژەوە تا ئێستا کردوویەتی نە لە بیر یەکەین نە ئەی بەخشین و دڵنیابن بە سەرنەوەی تۆڵەی شەهیدانمان سەربەستی خۆمان و سەربەرزی گەلوونەتەوەکەمان تۆمارەکەین. جارێکی تر پڕبەدڵ سپاسدانەکەم، شەو شەوگارتان خۆش، سەرکە بێخەباتی ڕەوای نەتەوایەتی گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان هەر بژین و شاد بن. شەوتان باش و خواتان لەگەڵ.